کاتتان باش بۆ ئەم ئەڵقەی دووجار بیر بکەرەوە قسە لەسەر ئەدای پارلەمانی کوردستان دەکەین و دەمانەوێت بزانین خولی چوارەمی پارلەمانی کوردستان تا چەندە دەتوانێت بە شێوەیەکی پیشەیی ئەرکی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات. ئایا سەرۆکایەتیکردنی پارلەمان لەلایەن حزبێکەوە کە 4 ساڵ ئۆپۆزیسیۆنی ناو هەمان پەرلەمان بووە چی لە مەسەلەکە دەگۆڕێت؟ ئایا سەرۆکی پەرلەمان دەتوانێت دەستی حزبەکەی لە ناو پارلەمان ببڕێت؟ پارلەمانی کوردستان چی دەکات بۆ پرسی دەستور و بڕیارە حەبدەخاڵیەکەی خۆی و دۆسەی هەفتەی شوبات و چەندین پرسی دیکە؟ بڵێیت پارلەمان توانای جوڵاندنی ئەو مەلەفانەی هەبێت یاخود بێدەنگی لێ دەکات. سەبارەت بە موچە و ئیمتیازاتی پارلەمانتاران و 400 ڕاوێژکار کە باسێکی هەمیشە گەرمی ناو هاوڵاتیانە، پەرلەمان بە سەرۆکایەتی گۆڕان چۆن مامەڵە دەکات؟ هەروەها بینەرانی ئەزیزم باس لە پرسی دەستوریش دەکەین با میوانداری ئەم بەڕێزانە. لە دەستە ڕاستم عومەر حاجی عنایەت پەرلەمانتاری گۆڕان لە پارلەمانی کوردستان، هەروەها خەڵف ئەحمەد شاتوانی پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە خێراتنی هەردووکتانەکەم سەرچاوماناتن. لە دەستە چەپیشم بەختیار سەعید وەکو چاودێری سیاسی یاخود وەکو ڕۆژنامەنووس و نووسەرێک لێرە حەزوری هەیە لە هەولێرەوە هاتووە ئەو بە خێراتنی یەکەین ماندوو نەبن هەموو لایەک جێی خۆیەتی بە خێراتنی ئەو میوانە ئەزیزانەش بکەم سەر و سەرچاوماناتن. هیوادارم بە پرسیارەکانتان و وەکو هەمیشە بە دەنگدانەکانتان بەرنامەکە دەوڵەمەندتر و جوانتر بکەن. ئێستش کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن بەڵام دەست بە دەنگدان مەکەن. ئەچینە لای ڕاپرسی یەکەمی ناو ئەم ئەڵقەیەی دووجار بیر بکەرەوە. ئایا خولی چوارەمی پارلەمان مەبەستمان لە خولی چوارەمی پەرلەمان ئەو خولی پەرلەمانەی ئێستایە کە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن سەرۆکایەتی دەکرێت؟ ئایا خولی چوارەمی پەرلەمان دەتوانێت پیشەیانە ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات؟ بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون. ئایا خولی چوارەمی پارلەمانی کوردستان دەتوانێت پیشەیانە ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات؟ بەڵێ کاتی دەنگدان کۆتایی هات، دەستان خۆش بێت. کاک بەختیار بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. بێگومانم دەستپێکی دانیشتنی دووهەمی پەرلەمان کە یەکەم جا لە مانگی 11 2013 دانیشتن پار بوو، دوایە و هەموو مانگە قسەمان لەسەرەوە نییە جارێ دانیشتنەوە. لە خولی چوارەمی پەرلەمان لە دانیشتنی یەکەم ئەوەی ڕوویدا چی پێوتین؟ قسەم لەسەر تەعاملی لایەنەکانە لە ناو پەرلەمان، ینی کە مای کرابووەوە هەموو شتێکە وترا. سەرەتا من دەستخۆشان لە بەڕێستانەکەم بۆم بەرنامەیە بەڕاستی لە کات و ساتی خۆی دایەتی دەبێت ئێمە تەنەبوات و پێشبینەکانمان ئێستا بخەینە ڕوو. قسە لەسەرەوەکەین ئایا دەتوانن یا نەیانتوانی. بێگومان بۆ خۆم هەستم بە جۆرێک لە شڵەژان و جۆرێک لە تەحەدیات و جۆرێک لە عینادی لە ناو پەرلەمانی کوردستانە کرد. کێ ئەم عینادیە؟ تەوان ئەو قەوارە و لایەنە سیاسیانن کە براوەی ناوگەمەکەن و لەبەرەوەی لەبیرمان نەچێت لەم دۆخەدا حیزبێک نییە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە تاکە حیزبێک کە هەبێت ئێستا ئۆپۆزیسیۆنی خۆی ڕاگەاندێ بزوتنەوەی ئیسلامیە کە یەک کورسی هەیە، پێم وایە ئەمە ناتوانێت زۆر کاریگەری ئەو تۆی هەبێ. چی ئێمە 4 ساڵی ڕابردوو بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و ڕاستە ڕۆڵێکی باش و ئیجابیان بینی لە مۆزوعی ئۆپۆزیسیۆنیە، بەڵام دوجار نەیانتوانی لە ناو پەرلەمانە ئەکتیڤ بن، سەرکەوتوو بن، چونکە دەکرێت ئێمە لە ڕووی یاسایەکەی قسەکەین، چونکی هەموو ئەوانە بە ئەغلەبیەت بە زۆرینە لەلایەن دوو لیستی دەسەڵات پارتی یەکێتیەوە هەموو شتەکان بەڕێکرا. بۆیە ئەوان گەیشتنەوە قەناعەتەی باسی وەکو باسمان کرد، شەڕ دەبیان کرد، تەپلان لێدا. ئەمانە تا چەندە لە ممارەسەکردنی پارلەمانتاریە، لە ممارەسەکردنی کاری پەرلەمانیە شتێکی ئاسایی بوون. من بەلای منەوە ئاساییە بە خاتری ئەوەی چونکە ئۆپۆزیسیۆن لە وڵاتی ئێمە تەعاون دیمانە لە وڵاتانی تر پەرلەمان یەکەن شەڕەکەن، شەڕە کورسیەکەن لە هەند بینیمان، لە تورکیا بینیمان، لە وڵاتانی تریش لە ئەوروپا شتانەمان دیوە. من بە حاڵەتێکی ئاسایی وەرم گرتووە
دوجار ئێمە ناکرێتی بڵین ئەزمونمان ئێمە ئەزمونمان نییە 23 ساڵمان تێپەڕانەوە ئێمە بێ بڵین ئێستا حکوومەتی خۆمانە و حکوومەتێکی خۆماڵیمان هەیە و دەبێت دەستخینە سەر تێزەکان بەجددی بەڕاستی لەوە دەرچوون بڵێ ئەزمونێکمانە 23 ساڵە بەڕاستی خەڵک بە 23 ساڵ دەبێتە عالم معقول نییە 23 ساڵ بایکۆتی هەموو شتێکمان لە سیاسەتا کرد. باسی بە شێوەیەک لە شێوەکان باست لە خولەکانی پێشووی پەرلەمان کرد کە لەلایەن یەکێتی و پارتیەوە سەرۆکایەتی کراوە. بەڵێ هەر جارە و یەکێکیان بوون. لە ئێستادا پەرلەمانی کوردستان لەلایەن بزوتنەوەی گۆڕانە وەکو لایەنێکی ئۆپۆزیسیۆن سەرۆکایەتی دەکرێت. پێت وایە ینی بۆ بینە ڕوون بێ ئێمە فاڵ ناگرینەوە ئێمە تەنەبوو ناکەین ئێمە بەپێی ئەو پێدراوانێ ئەو معتەیاتانی لە بەردەستمانە قساکەین. پێت وایە بتوانێت کارەکانی خۆی ینی ئەرکی ڕاستەقینەی پەرلەمان جێبەجێ بکات؟ کاک یادگاری ئێمە دەبێت باری بزوتنەوەی گۆڕان بە ئەندازەی قورس نەکەین کە دەزانین ئەم دۆخیان پێڵ ناسوڕێ بە ئاسانی لەبەر خاتیەوەی چووکێ 4 ساڵی ئۆپۆزیسیۆن کۆمەڵی وەعد و بەڵێن و کۆمەڵە دروشم و کۆمەڵێک هەنگاوی زۆر گەوریان باس کردووە قسەیان لەسەر کردووە تا ئەوەی کەوا دەتوانم بڵێم قسەیان لەگەڵ دوو حیزبەکەی تر نابێت فەرامۆشکەین کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کە ئەوان لەگەڵ ئەوانە وەکو بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆنی جدی لە هەرێمی کوردستانەکاریان کردووە بەڵام ئێستا هاتوونەتە ناو دۆخێکەوە لەبیری بە گوێرەی و ڕەخنانەی لە پەرلەمانیان کرد با قسەمان لەسەر پەرلەمان ئەتوانن ئەو ڕەخنانە لە خۆیانە موجود نەبێت. من تەسەورەکەم ناتوانن زۆر زەحمەتە لەبەر خاتی یەکشت چونکی ئەوەی کە شەریکی ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕانە پارتی دیموکراتی کوردستانە یەکێکە لە کارکتەرە هەرە جددیەکان ئەمە چییە کێشەی چییە؟ پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لە کارکتەرە جددیەکان کە گەورەتی سیناریۆ زۆرترین کورسی لە ناو پەرلەمان هەیە. کاکە من ناکری هەموو شتەکان بۆ ناو پەرلەمان ژێڕینەوە دوجار ئەم هەموو ئەندام پەرلەمانانەی کە باسمان کرد بە یەکێتیش و پارتیش و گۆڕان یانی تۆ پێت وایە گۆڕان ناتوانێت ئیشەکانی خۆی بەڕێکوپێکی جێبەجێ بکات چونکە لەو لاوە شەریکێکی کە پارتیە من لە حەزەکەم دوو سەرنجمەیە سەرنجەکەم مەبدەئیان دایانەوە جێبەجێکەن بەڵام پیان جێبەجێ ناکرێت لەبەرەوە لە پشتەوە لە ژوورە تاریکەکانی پێشوو شەروایان وتووە پەرلەمانتار وتوێتی منەمەوە بێت سەرۆکی پەرلەمان وتوێتی لە کۆتایانەی ئێستا هاتووتە ناو دەسەڵاتەوە لەگە حیزبێکی ترە کە 4 ساڵ شەڕە قۆچیان بەیەکۆ کردووە بوونەتە مشارکە بوون لە حکوومەت هایستا چۆن ناتوان ئەو شەڕە قۆچە لە کۆڵ خۆیان کرد. ئەمە تەحەداکەیە ئەمە یەکێکە لە زۆر سپاس دەکەم. کاکۆ من دووبارە بەخێر بێ دێمە لای تۆ وەکو پەرلەمانتارێکی گۆڕان کە لەم بەرنامەیە حزۆرت هەیە ینی ئەمەوێت ملاحەزاتی خۆت و قسەی خۆت لەسەر ئەوە بە ئێمە بڵێ کە بەبینەر بڵێ کە ئێستا ئەو پەرلەمانەی کە ئێوە تایە دەبەتانەگرتە سەرۆکی پەرلەمان ئەتاندا بە مێزەکانە زۆر جار ینی ئەڕۆشتن بۆ منەسەی پەرلەمان وەکو لە سی حوزەیرانە بینیمان ئێستا هەمان پەرلەمان سەرڕای ئەو هەموو ڕەخنانەی هەتان بوو ئێستا ئێوە سەرۆکایەتی یەکەن. ئەمە چیمان پێڵێ و چیتان پێکرێ و ئەو تەحەدایش کە بە کاک بەختیار باسی کرد سەبارەت بەوەی کە یعنی شەریک بوون یاخود نازانم ناوی بنێم هاوپەیمانی ڕێککەوتن لەگەڵ پارتی ئەمە تەحەدایەکی گەورەیە. زۆر سپاس بۆ جەناب و سپاس بۆ ئەو میوانە بەڕێزانش سپاس بۆ بیسەران و بینەرانی یانارتی. من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم کە ئێمە شەریکی پارتی نین گۆڕان شەریکی پارتی نییە شەریکن لە حکوومەت ئیجازە بدە با من جەنابتم نەبڕی بە قسەکانم تەواو ئێمە شەریکی پارتی نین ئێمە ڕێکەوتنێکمان لەگەڵ پارتی واژۆ کردووە بۆ ئەوەی حکوومەت پێکبێنی ڕێکەوتنێکە اتفاقێکی بۆ پێگەێنانی حکوومەت وەکو چۆن ئێستا یەکێتی سبینێ لەوانەیە ئیمزای بکات وەکو چۆن کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئیمزایان کردو بۆ شوەیە بەڵام یەک پارتی یەک زیرەکانە یەک مامەڵی کردو لەما مامەڵەکەی ئەوە لە بری ئەوەی بێت لەسەر مێزێکی مدەوەر هەموو لایەکان کۆ بکاتەوە پێکەوە یەک پەیپەر یەک وەرەقە ئیمزا بکەن هاتووە خۆی کردو بە محوەری ڕئیسی لەگەڵ گۆڕان لەگەڵ کۆمەڵ لەگەڵ یەکگرتوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکێتی ئیمزایەکە کەواتە ئەو هەموو لایەنەکان چوونەتە ژێرباری نەچوونەتە ژێرباری بەڵام ئەو ژیرانە مامەڵی کردو لەبەرەوە ئەو دەنگی 550 زائدنێکی نهێناوە بەڵام زۆرترین دەنگێناوە ئەو حەقی بەخۆی داوە و ئەمەش لە ناخۆشی لایەنەکانی کابوو بە تایبەتی یەکێتی و گۆڕان ئەوەی قۆستوتەوە خۆی کردە برا گەورە توانی بێتە ئەو جەمسەرەوەرگێ بۆ خۆی سەرکەوتوو بۆ لەو کارەی بەڕێی من لەو کارە پارتی سەرکەوتووە بوو بەڕێی من ئەوە یەکێکە لە هەڵەکانی هەموو وەفدەکانی دانوستانەکان بە گۆڕانی شەوە کە ئەویان لە پارتی خەڵ نەکردە ئەمە ڕێی منە ڕێی شخصی خۆمە و لە وزەریدەی ئاوێنش پێم وایە ڕۆژ سێشەمبوو بڵاوم کردو و زۆر سەراحەتیش باسم کردووە. سەبارەت بەکاری ئێوە لە ناو ئێمە سەر پرسیارەکەی جەنابووی پەرلەمان تەبەن گەورەترین مؤسسەیە لە وڵاتە پەرلەمانێک بۆ ئێمە بەجێماوە پەرلەمانی شیش کەس خواردوو پەرلەمانێکی هەیبەت نەما و پەرلەمانێ کە پێشتر سەرۆکی پەرلەمانتارەکە ئێمە ناسمەوە وەسباڵی 1992 لە 95ەوە کە دروست بووە بەڵام لە ساڵی 2005ەوە کە خولی
سێم هاتوو خولی دووەم هاتوو دوایەوە لە ساڵی 2009 کە خولی چوارەم هاتووە ئەم پەرلەمانەکە ڕفتاری کردو لەگەڵ ئێمە دەستەی سەرۆکایەتەکەی بەشێک بۆ لە حکوومەت ئەندامانی پەرلەمانی هاوپەیمانەکە کە پارتی وێچێتی بوون ئەندامەکانیان لەگەڵ ئەو 11 کەسەی کە سەر بە لایەنەکانی تورکمان و ئەرمەن بوون ئەوان بەشێ بوون لە دەسەڵات ئەمانیش لە بری ئەوەی داواکاری گشتی بن بۆ بەرژەوەندی خەڵک ئەمانیش پارێزەری دەسەڵات بوون ماوەتەوە سەر کۆمەڵێک ئۆپۆزیسیۆن کە برادەرەکە هاوڕێکانی ئێمە بووە ئەوەی پێیان کراوە لە خیلاری ئەو 4 ساڵە کردیان و ئێستا چی بۆ ئێمە بەجێ وەکو تەکمیلەیەک بۆ قسەکانی خۆت تووتت پەرلەمانێکی شکست خواردومان هەبووە پەرلەمانێکی هەیبەت نەماومان هەبووە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان عەسای سەحریتان پێیە لە هەمان کۆمەڵگەیە لە هەمان بوونی کۆمەڵە حیزبەکەی کە پێشتر بوونی هەبووە لە هەموو بیئەکەیە ئێوە ئەم پەرلەمانە لە شکست خواردووە بکەن بە پەرلەمانێکی سەرکەوتو لە پەرلەمانێکی بێهەیبەتەوە بیکەن بە پەرلەمانێکی خاوەن هەیبەت و هەیبەتدار هەموو مەسەلێکی عەرەبی هەڵە مسافة 1000 میل تبدأ من خطوة واحدة هەموو ئامانجێک لە یەک هەنگاوە دەست پێکە ئێمە بڕیارمان داوە کە هەوڵ بدەین ئەم پەرلەمانە بکەین بە پەرلەمانی خەڵک بێت من هەوڵ دەین خۆیتر ئەمە وەکوت خۆجانە ئاسای سیحریمان پێێنێ ئەگەر کاک خەڵف هاوکاری من لە ناو پەرلەمانە بە جانی دژایەتیکردنی سەرۆ پەرلەمانەکەی من کارکار نەخێر پێمان ناکرێت بەڵام ئەگەر بە جانی بەرژەوەندی کاک خەڵف و من وەکو دوو هاوکار بەتاوان مەبەستم وەکو سامپڵی هێنمەوە نامەخسەم هەموو لایەنەکانە لەوانێ من و کاخەڵب لە هەمویان نزیکتر بین لەیەکەوە لە ناو پەرلەمانە هەمووکو برادەرەکانی شوکێمەش بەڵام زەکارێک کراوە کە من و کاخەڵب دوورکەوتینەوە لێک ئەمەژێکە لە هەڵەکانەکە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی تێکەوتو و پارتی لە خولەکانی پێشووی پەرلەمانە بەتایبەت لە 2009 بۆ 2014 هاوڕێکانی تۆ لە ناو پەرلەمان بەو گیانی هاوکاریەوە لەگەڵ سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکانی دەسەڵاتیان کردەوە تا ئێستا چاوەڕێەوە بکەن من بە جەنابتمت خۆ ئەوان ئۆپۆزیسیۆن نین ئەوان ژۆکی مەرج دەسەڵاتن تا ئەم لەحظەیە ئەمان لە دەسەڵاتان نین برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەسەڵاتان نین بەڵام سبینی هاتنە دەسەڵاتەوە ئیترەوە ڕۆڵێنەکو ئێمەی لێ دێ بەڵام کاتێ تۆ برادرێک لێوێ پرسیارەکە تۆ ڕێگە نەدی پرسیارەکە بکەن ناچارە بێ پەلامار بەدا بۆ شتێک تۆ دەمکوتێکی بەڵام ئێمەی ئەم دەستەی سەرۆکایەتێکی ساکێ لە دەست مامەڵەکانی پێشووی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان دووبارە ئەکەنەوەیەوە ئێمە بە هەرگیزەوە دووبارە هەرگیزەوە دووبارە کاک خەڵف دوای بەخێراتنی دووبارەت ئەمەوێ بێمە لای تۆ ئێوە لە ناو پەرلەمانە هەر لە یەکەم ڕۆژەوە دەنگی ناڕەزایەتیتان بەرز بووەوە هاتنە دەرەوەی پەرلەمان ینی پرێس کۆنفرانستان کرد وتان کۆمەڵشتی نایاسایی تێپەڕیوە ینی ئەم دەست پێکە ئەومان پێ ئەڵێ کە یەکێتی لە 4 ساڵی داهاتوودا ئۆپۆزیسیۆنی ناو پەرلەمانە بێت سلااو بۆ جنابان سلااو بۆ ئەو خۆشەویستانی کە لێرن سلااوم بۆ هەموو بینەران لە ڕاستیدا ئێستا بە پێی تایتڵی بەرنامەکەەوە پرسیارەکەی جنابان قسەیە لەسەر ڕۆڵی پەرلەمان لەم قۆناغە نوێدا و لەم خولە نوێدا من بە قەناعەتی خۆم پێویستە ئێمە یەکشت بکەین تاکو ئەو بەرنامەیە تەواو بێت لە یەک قەوسا سەرۆکی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان بە شێوازی گشتیەوەی کە ئێستا هەیە لە یەک قەوسا تاکو ئەخیر قسەمان لەسەر ئەدای ئەوان نییە وەکو شەخص لەوەیە سەرۆکی پەرلەمان لە ڕووی لیاقە و هەندێک هەڵسو کەوتوانە من لە ڕابردووتری ناسیومە پیاوێکی بە ئیدار و پیاوێکی گونجاوە بەڵام قسەمان لەسەر ئەوەیە ئایا ئەو سیاسەتی کە سەرۆکی پەرلەمان بەڕێوە ئەبا تەوجیهی ئەکا کە سیاسەتی بزوتنەوەی گۆڕانە ئایا ئەو سیاسەتە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەو خولە نوێدا کارکتەرێک بینیان ڕۆڵی میهنی خۆمان بە شێوازێکی زۆر جددی و زۆر فعال بگەڕین و ئەتوانین فعلەن ئەو ڕقابەیە بین کە خەڵک پێویستی پێیەتی ویان ئەوەی کە کاک عومەر وتی مەسلەی بێهێبەتکردنی پەرلەمان ئەگەر وای دابنین وایلەکانی پێشووی پەرلەمانە پەرلەمان کە بە سەرۆکایەتی ئێوە وەکو یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە براوە پەرلەمانێکی بێهەیبەت و شکست خواردوو بوو بێت بەو نەوعە بەو شێوازەوە بەو تایتڵە نەخێر بەڵام ئەگەر پێم بڵێ پەرلەمان لەو خولانی کە لای ئێمە و لای برایانی پارتیش بووە توانیوێتی ڕۆڵی خۆی بگیارە نەخێر نەیتوانیوە و تەسەوریشم وایە بۆ ئەم خولەی داهاتوو ئەم خولەی کە ئێستا ئێمە تێدا ئەندام پەرلەمانی لە ئێستاژدا ناتوانێت بکە لە ڕابردوو نەیتوانیوە لەبەرەوەی کە معارەزە دروست بووە ئەم معارەزە تەجروبەیەکی تازە بووە لە وڵاتی خۆماندا و ئەم معارەزەیە تەنها بۆ هەندێک حساباتی تایبەت نەک بۆ حساباتی گەڕانەوەی ڕۆڵ بۆ پەرلەمان دەوری بینیوە و ئەم معارەزەیە لە پەرلەمانە بۆ بەرژەوەندی خۆی هەوڵی داوە لە پەرلەمانی لە خولی پێشوودا معارەزە دەورێکی بینی کە پەرلەمانی کرد بە دوو بەشەوە ڕێک لە ناوی لێنا بەرەی معارەزە و بەرەی دەسەڵات لێرەیە شەڕەکە نەبوو بە شەڕی پەرلەمان وەک سوڵتەی تەشریعی
لەگەڵ سڵتەی جێبەجێکردن کە حکوومەتە بوو بە شەڕی بوو بە شوێنی شەڕی یەکلاکردنەوەی ئەو کێشانەی کە لە بینی معارەزە و دەسەڵاتدا هەبوو ئەوەی کە ئێستا هەیە بە قەناعەتی من هەندێک ئاماژەی سەرەتایی هەیە ئەوەی کە ئێسێمە قسەی لەکەین کۆمەڵە تەسەوراتە کۆمەڵێ پێشبینیە شتێکە لەسەری تەسەوراتەکان ئێمە لەسەر چیەکی لەسەر ئەو پێدراوانی کە لەو ماوەی لە 6 یانزە تاکو ئێسا بینی ومانە بەمەیەوە بۆ چونتان چیە لەسەر پەرلەمانی بەسن بەمانی کە هەیە قەناعەتمان وایە ئەم خولەی پەرلەمانیش ناتوانێت ڕۆڵێکی ڕقابی ئەکرێ بە خاڵ پێم بڵێ لەبەر ئەم شتانە ناتوانێت وەک جەناب ئیشارەتی پێکرد سەرۆکی ئێستای پەرلەمان ئەو شخصەیە کە بزوتنەوەی گۆڕان دیاریگا کاندیدی بزوتنەوەی گۆڕانیان خراپی ئەمە لەکوێ گۆڕانە لەوێ لە ڕابردوو ئەمان کۆمەڵە دەوریان بینەوە ئێستا ئێمە ئەبینین هەندێک لە وەکوتمان لە 6 یانزە تاکو ئێستا کۆمەڵە پێدراو درا بە ئێمە ئەمانە کۆمەڵە ئاماژن بۆی ئەمانە نایانەوێ ڕقابە و دەوری چاودێریکردنی پەرلەمان وەک خۆی بڕوا بۆ نمونە تازەترین حدەث بۆتەوە باس بکەم سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆشتە ئوردن کە چۆتەوێ وەفدی پارتی دیموکراتی کوردستانی لەگەڵ خۆی بردووە وەفدی سەرۆکایەتی هەرێمی لەگەڵ خۆی نەبردووە یەک بەبێ پرسکردن بە پەرلەمانی کوردستان ڕۆشتۆ دوو کە هاتوۆتەوە کەس نازانێ بە ئەجەندای ئیشی سەرۆکی هەرێم کە چۆتە ئێوە گەڕاوەتەوە بە شێوازی ڕسمی پەرلەمانتارێکی یەکێتی ناو پەرلەمان داواتان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە بۆ نمونە پرس بکات لێ پرسینەوە بکات بزان ئەم سەردانە چی بوو وەڵامی ئەوەی جەنابتە ئێمە وەک فراکسیۆنی سەوز بەیانناممان لەم مەجالە دەرکرد وتمان سەردانەکەی سەرۆکی هەرێم لەگەڵ وەفدێکی حیزبی ڕۆشتووە وەفدەکە وەفدێکی حکومی نەبووە وەفدی سەرۆکایەتی هەرێم نەبووە پێویست بوو پەرلەمان لەمە ئاگادار بێ بەڵام نەمان بینی لە خولەکانی پێشووترە سەرۆکی هەرێم نەک بۆ لای پاشای ئوردن تەنانەت ڕۆشتووە بۆ لای یعنی سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش ئێوە بۆچی قسەتان نەبوو من قسەم لەسەر ئەوکە یەکێتی نەبردووە لەگەڵ خۆ وەکو بەشدارێکی دەسەڵاتیش بۆچی ئێستەیەوە پێتان وایە ئەبێ پەرلەمان قسە بکە ئەی خولەکانی پێشووی پەرلەمان بۆ قسەیان نەکردووە من ئەمەیان تاوکەم وەڵامی ئەوەت دەمەوە ئێمە لە فراکسیۆنی سەوز بەیاننامەمان لەسەر ئەمە دەرکرد لە کاتێکدا ئێمە ئێستا نەچوونێتە حکوومەتەوە بۆ خۆتەزانی نەچوونێتە پەرلەمان بەڵام فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان وەک نمونە باسی ئەەکەم کە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان لە ئەوانە بەیاننامەیان دەرنەکرد قسەیشان لەسەر ئەم بابەتن کەواتە ئەمە ئەوان ئازادن لەوە چۆن بیرەکەنەوە بەڵام ئەو پرسیاری کە جەنابێ ئەم پێدراوە ئەمە بە ئێماڵێ ئەمە یەکێکە لە خاڵەکان خاڵی تریشمان هەیە قسەی لەسەر بکەین ئەم پێدراوە ئەوە بۆ ئێمە ڕوونەکاتەوە کە ناتوانین ئەم پەرلەمانێکی فعال زۆر ساڵ دێمە وڵات کاک بەختیار بە لەبەر چاوگرتنی ئەو قسانەی کە کرا یعنی هەندێک جار ڕایەکەی ئەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان ینی چۆن بڵێ سیاسەتێکی نازانم ناوی بنێم بانێکە و دوو هەوا دووفاقی جێبەجێیەکە لە خولەکانی پێشووترت کۆمەڵی مەلەفە بۆ قسەی لەسەر نەکردووە لەبەرەوەی سەرۆکی پەرلەمان لە خۆیان بۆ بەڵام ئێستا کە گۆڕانە قسەی لەسەرەکە پێت وایە ئەمە کارێکی دروستە بۆ ئێستا و ئابێ پەرلەمان وابێ یاخود پێت وایە ئەمە دژایەتیکردنی پێشوەختە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە گەیشتە هەڵەیەکی گەورەوە کە بە ڕێکەوتنامەی استراتیجی پابند بوو بە هەموو خاڵەکانیەوە لە ماوەی نزیکەی 10 ساڵی ڕابردوو من پێم وایە یەکێتی نیشتیمانی باجی ئەوەی داوە باجی ئەم دەڕۆژەی نەداوە خاڵێکی تر یعنی کە کاتێک پۆستی سەرۆکۆما درا بە جەناوی مام جەلال لە بەغا بوو کاک مەسعود بوو بە سەرۆکی هەرێمی کوردستان مام جەلال بۆ خۆی هەم ڕۆلی یەکێتی تۆزێ لێرە فرامۆش کرد هەم دەوری پارتی زیاتر قەبە کرد بۆیە پارتی دیموکراتی کوردستان دەفەتەکەی بۆ ڕەخسا بۆی خۆی سەفەریە کرد هات ئەڕۆژ لەمە حاڵەتێکە بەڵام برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ناکرێت بەم شێوازە تەعاملێکی سیاسی عەقلانی لەگەڵ وڵات بکەن دوجار ئێوە لەگە پارتیە ڕێکەوتنامەی استراتیجیتانە بۆ بە هەموو مادەکان ئێوە خۆتان کەوتونەتە تەڵەیەکی زۆر گەورەوە کە باشتانە ئاخر مەسعود بارزانی ئێوە دو ساڵتان بۆ تازە کردەوە لەسی حوزەیرانە خۆ کەس تازەی نەکردەوە یعنی من ئاگاداری هەم مەکتەبی مەسعود بارزانیم هەم مەکتەبی سیاسیەکانم هەم کەوادر و قیادەکانم ئەڵێ ئێمە تەکلیفان لە یەکێتی نیشتیمانی نەکردووە سی حوزەیرانمان بۆ تازە کاتەوە 2 ساڵ بۆ کاک مەسعود یەکێتیڵێ لە بەرامبەر گەڕانەوەی ئەوەتانێ ئەمڕۆ چاوپێکەوتنێکی ئەندامی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی کراوە لە شارپرێس ئەڵێت دەستور دەگەڕێتەوە یان سی حوزەیران هەڵدەوەشێتەوە سی حوزەیران هەڵاوەشێتەوە لەبەر یەک نقطە چونکە 2 ساڵەکەی خۆی دووەرە دەگرێتەوە بە پێی مادەی یاسایی هەرو برادرانەی یەکێتی نیشتیمانی پارتیشان هەن یەکێتی ئەڵێ ئێمە مساومەمان لەسەر ئەو 2 ساڵەی
درێژکردنەوەی کردووە بۆی دەستور بگەڕێتەوە. یەک لە حەزەبم لێرە یەکێتی نیشتیمانی هەڵەیەکی کوشندەی کردو سی حوزەیرانی جێبەجێ کردو هەر ئەو برادرانی کە پەرلەمانتار بوون کە ئێستا زۆر دەنگیان زوڵاڵە ئەڵەن هەڵێوەشێنە خۆیان دەنگیان پێدا من ئەمە کارەساتە بۆ کەسانی سیاسی ڕۆشنبیر یاسایی قانونی لە وڵاتی بنە خۆی دەنگ بەشتێ بات و دوایی بژێەوە ئەما کرد. کاک بەختیار بزوتنەوەی گۆڕان کە سەرۆکی پەرلەمانەکە ئێستا کاندیدی ئەوانە و لەوانە سەر بە بزوتنەوەی گۆڕانە ئەبێت چی بکات لە ئێستاە بۆ ئەوەی ینی کاخەڵە وتی بە پێ و پێدراوانەی لە خلالی ئەم 5-6 مانگەیە هەمانە من کۆمەڵی قساکەم وتی من ئەپرسم ئەبێ بزوتنەوەی گۆڕان چی بکات بۆ ئەوەی لە خولەکانی پێشووتری پەرلەمان جیاواز بێت و ئەبێت چی لێ بەدی بکرێت چی ببینرێت. من لێرە لە نێوان قەوسێکە ئاگاداری دانیشتنی هێنەکانی نەوشیوان مستەفا و مەسعود بەرزانی نیم بۆیە لەو دانیشتنی هێنانەی کە دوو سەفەر کە کوژێتی و برادانی لەگەڵاوە دوو قۆڵی دانیشتون نازانم بەڵام شتێکم خوێندەوە لە کاتێکدا عادل مراد بەرپرسی ئەنجومەنی سەکرداتیکی نیشتیمانی کوردستان باز لە پۆستی بەغدا دەکات بۆ یەکێتی نیشتیمانی کە وەکو سەرۆکۆمار یەکسە سەرۆکاتی هەرێم لێدوانێک دەدا لە لێدوانەکەی مەسعود بەرزانی سەرۆکاتی هەرێمەوە دەخات ئەڵێت دەبێت پەرلەمان شەرعیت بێت ئەبێ پەرلەمان شەرعیت بە یعنی جارێکی دیکە من ئەوە دەخوێنمەوە بەنیهێنی ڕێکەوتنامەیەک لە بینی پارتی گۆڕان من وەکو دوو سەرکردە قساکەم وەکو ئەوەی کە ناپەرلەمانتارەکان ئاگادارن بۆ ئێستا کاک مەسعود ئیعتراف بە شەرعیەتی پەرلەمانەکە کە شەرعیەتی هەیە دەسەڵاتی هەیە بۆ جاران نیانەکرد یعنی ئەم پرسیارەکەی منم هەیە بۆیە لێرەوە گومانم هەیەکەوە زۆربەی ئیشەکان کە پرۆسەیەکی سیاسی لە کوردستان کۆمەڵی کێشەماوە بە لە بەرچاوگیرەکانی خۆت پێت وایە پەرلەمان ڕۆڵی ئاکتیڤترە بێت لە جاران نا بە پێچەوانەوە من وایە تۆڵی ڕێککەوتنیەکە سەرۆکی هەرێم دان بە پەرلەمانانێت کەواتە بێت ئاکتیڤ بێت ئەمە شتێ ڕاستکەمەوە ئەو ڕێکەوتنامە لە بینی هەموو لایەنەکانان نییە مەسەن بۆ نمونە ڕاستە ئەو لایەنانە هەمیان چونەتە ناو حکوومەتەوە بەڵام ئێستا مەسعود بەرزانی ساڵێک و دوو مانگی ماوە کە دوو ساڵەکەی تەواو کات ئایا پرسیارەکە لێرایە ئێمە باسەوەکەین دوو جابیرەکەینەوە تەنەبوعاتی و پێشبینی ئێمە ئەوەیە ئایا جارێکی دیکە لە پشت پەردەوە قسە لەسەر ئەوە نەکراوە مەسعود بەرزانی تا ساڵی 2017 بەڕێکەوتنێکی نهێنی دەنگی پێ بدێ لە پەرلەمانی کوردستانە بە پشتیوانی بزوتنەوەی گۆڕان بیکەنەوە بە بەرامبەر بەوە ئایا بەرامبەر بەوە پارتی دیموکراتی کوردستان چی بۆ بزوتنەوەی گۆڕان دەکات بۆچی پارتی ئێستا پشت دەستورە بە پەرلەمان لەبەرەوەی ئاغلبیەت ئێستا لە ساڵحی ئەوانە کەواتە بە قسەکەی تۆ بێت زۆر بە کورتی کاک بەختیار بە قسەکەی تۆ بێت وەک چۆن پەرلەمان پێشووتر جۆرێک تەنسیق و تەوافقی پشتەوافق بووە لە پشت پەردەوە یەکێتی و پارتی ڕێکەوتن بە زۆرینە چیان ویست بێت بەڕێیان کردو چیان ویست بێت ڕەدیان کردوتەوە ئەم پەرلەمانە شەر بە هەمان شێوازێ زۆر بە کورتی لە دوای ناوبڕەکە ڕێگاتەیەم قسەکانە تاوەکەی زۆر بە کورتی قسەم پێ من تەسەورەکەم لە پشت پەردەوە شتێکە خوێنمەوە هەر هەمان شتە زۆر سپاس بینەرانی ئەزیزم ناوبڕێک وەرەگرین و بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەگەڵتان کاک بەختیار پێش ناوبڕەکە قسەکەم پێبڕیت بە کورتی پێم بڵێ ئەم ڕایی تۆ لە چیوە سەرچاوی گرتووە کە ئەم پەرلەمانەی کە گۆڕان سەرۆکایەتی ئەکات و پارتی دیموکراتی کوردستان حزوریتیایە هەمانە و پەرلەمانە ئەبێت کە یەکێتی و پارتی پێشتر اتفاقیان هەبوو پێکەوە من بۆ دیوە ناڵم نیسبەتەن لەمە یاساکەوتووە بن ئەمان لە یەک نقطەیە بەڵێ تاوان ئەگە پێش ئەوەی کە مەراسیمی دانیشتەکانی دیبێت بەڕێک سەرۆکی پەرلەمانی نوێ ئەدایەکی جوانتر کۆمەڵێک گیرروگرت و سانسۆری لابرد خاڵێکە لە هەمووی بەرچاو ڕوونتر بوو ئەوەی کە دەرفەتی بە هەمولانەکاندا بەبێ بابی تۆڵە و حەقد و قین و بغز یعنی ئەمە خوێنمەوە چونکە سەرۆکی پەرلەمانەکانی تر یەکێک خواخوای بوو فرسەت بێنێ یەکێک خواخوای بوو حەسیرمەیانی خەڵەکە زۆر سپاس ئەمە خاڵێک ببوورە زۆر بە کورتی ببوورە بەڵێ لە یەکشتا ئەتوانێت ئەکتیڤ بێ لەوەی کەوا چاودێری حکوومەت کا بەڵام ناتوانێت ئیستیجوابی سەرۆکی هەرێم کا بۆ ناو هۆڵی پەرلەمان بەبێ ئەوەی کە لە ژوورە تاریکەکان بێ ڕێکەوتون یعنی بزوتنەوەی هەمان پرسیار لە کاک هەڵەیە کە کاتی خۆی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود بەیەکەوە بوون ئێستا دوو جار من کە هەستی پێکەم وەک چاودێرێکی سیاسی دوو جار جەنابی کاک نەوشیوان و جەنابی کاک مەسعود بەیەکەوە دانیشن و کەناڵەکان لیان ئاگاداری دوای شتێکترمان هەیە بەگوێ ئەمە بۆ خۆی بۆ گومانە کاک عومەر ئەڵێت تەمان بە ملاحەزاتەکانی خۆش دەزانم قسەت هەیە قسەکانی خۆشت بکەی ئەڵێت ئەم پەرلەمانە لەو ڕۆوە لە یەکە چێ لەگەڵ پەرلەمانەکانی خولەکانی پێشووترە کە ئەو کات مام جەلال و کاک مەسعود بەرزانی ڕێکەوتنیان هەبوو پەرلەمان وەکو نازانم بڵێم ئاوتپوتێک بوو شتەکانی هینەکرد من ناڵێم ڕۆبۆت بەڵێ ئێستش ئەڵێ هەر ڕێکەوتن هەیە لە نێوان نەوشیروان مستەفا و مەسعود بەرزانی هەر بە هەمان شتە چێ بۆ نمونە ئەڵێ نمونەیەکی بەسیط ئەوان ناتوانن لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم بکەن ڕۆژێک لە ڕۆژان من لێرەوە بە بەڕێزت
و بۆ بەڕێزانە و بۆ هەموو خەڵکی کوردستان ئەڵێم ڕێکەوتنێک نییە لە بینی نەوشیروان مستەفا بەڕێز نەوشیروان مستەفا و سەرۆکی هەرێم خەڵک لێ ئاگادار نەبێت ئەمە لە دەمی خودی کاک نەوشیروان مەبێت. ئەی بۆچی کامێراتان نەبردە ژوورەوە بۆ تۆ منە بەم میوانی جەنابەت تۆی کامێرەدانێ من نیم ئەگەر ینی پارتی کامێرەدانەوە سانسۆری کرد بێ خۆ من میوانم چی بکەم ینی کاک نەوشیروان میوان بوو لای ئەوان ینی کاک نەوشیروان نەیەتوانی بڵێ کاک مەسعود منەمەوێم دانیشتنە باشکرابێت بڵێ دەسەڵات و ینی ئەوەی نەبوو بێت وایە بەڕێزم من پێتەڵێم جگە لە هەندێک قسەی تەبیعی ئەوانە شتێک ڕوویدا و شتێکی نهێنی لە بینی ئەمە پارتیانە من بە سەنەد باموتانیڵم وەرپرسیرم و ئەگەر شتێکی تۆ بابەتە هەبێ من وەک پەرلەمانتارێکی گۆڕان بێگومان بن لەگەڵ ئەوانە بێگومان بن و هاوڕێکانیشمان ڕێکەوتنی دەرەوەی پەرلەمان بەسەریەوەی قبوڵی ناکەی بەرنامەیەکمانەیە پێڵم بەرنامەی زوتنەوەی گۆڕان ئێمە بەرنامەی زوتنەوەی گۆڕان جێبەجێەکەین لەو بەرنامەیە لابدا ئەگەر لە هەر کەسێک خۆ بمان بێت بەجێ ناکەین وەکو پەرلەمانتاران و دەنگیشی پێناتی بەڵێ و لێرەوە بە هەموو خەڵکی شەڵی کوردستانی شەڵێ ببوورە لێم من هاتە سەرەوەی ئایا ئەمە ئەتوانین وەک پێویست ئەم ئەدای ئەم پەرلەمانە بەرینە پێش و شێوەیەکی دیموکراتی بتوانین پەرلەمانتار پەرلەمانێکی چالاک بێ یان چالاک نەبێ ئێمە هاتوین ئەم بەرنامەیە جێبەجێەکەین ئەم بەرنمەیەکە بۆ ئێمە بەجێماوە بەرنمەیە خراپەیەک بۆ ئێمە بەجێماوە تا ئێستا پەیوەندی نێوان پەرلەمان و سەرۆکی هەرێم نە لە یاسای سەرۆکایەتی هەرێم نە لە یاسای هەڵبژاردن نە لە پەرلەمانی کوردستان دیاری نەکراوە تا ئێستا پەرلەمان ڕقیب نییە بەسەر سەرۆکایەتی هەرێمەوە ئەمە بۆ ئێمە بەجێماوە ئەمە زەنبی ئێمە نییە ئەمە ئەتوانن ببن ئەوان کاڵایان بەقەت باڵای ئەو دەسەڵاتە دووریە کە خۆیان ویستویانە ئێمە ئەگەر بێ بێنجارژی کە بە هاوکاری ئەو بەڕێزانێک کە لەگەڵ ئێمەن بە هاوکاری برادەکانمان لە یەکێتی لە پارتی لە لایەنەکانیکە لە کۆمەڵەوە بتوانین جارێکی کە پەڕێوی ناوخۆی پەرلەمان دابڕێژینەوە بە شێوەیە کە ئێمە بتوانین ڕقیبیش بین بەسەر من لە پەرلەمانتارێکم بیست ئەڵێت پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بزوتنەوەی گۆڕان ڕەشنووسی پەیڕەوێکی حاضر کردووە من حاضرم کردو ئەڵێن ئەو پەیڕەوە ئیمتیازاتێکی زۆری بۆ پەرلەمانتارایە بۆ نمونە لە دانانی حیمایە کۆمەڵێشت ئێستا خەڵەپیش ڕەنگە زیاتر ئاگادار بێت ئەڵێ بۆ نمونە لەوەی کە پەرلەمانتار بۆی هەبێ 5 دقیقە قسە بکات و ئەگەر چی کرد دوور بخرێتەوە لە جەلسەکان و ناکەی ئەمان ئەمە لە پەرلەمانی سویدایە بۆچی پێتان ناخۆش بوو کاتێک سەرۆکی پەرلەمانەکەی یەکێتی سەرۆکی پەرلەمانەکەی پارتی 5 دقیقە زیاتر بۆ خۆ تۆ ئەگەر 111 پەرلەمانتار هەیە لە قای پەرلەمانە 111 5 دقیقە قسە بکات 1110 دقیقە بەڵام ئێمە وا ناکرێ کاکە ئەبێ هەموو کەسێ من پێیان تۆ جەنابەت ئیسە پەی پێشکاری ڕێگە بم نادی لە حدودی خۆم زیاتر قسە بکەم تۆ مەفروزە پەیامەکەت بدی بەڵام گرنگ ئەوەیە سەرۆکایەتی هەرێم چۆن بە من ڕێگە نادا 2 دقیقە کەسەر بە بزوتنەوەی گۆڕانم بە هەمان شێوە بۆ کاخەڵەفی جوابێ سەرۆکاتی پەرلەمان بە یەک مەودا دوور بێ لە هەمانە ینی ئێوە قسەتان لەسەرەوە بۆ کە نەعەدالەتی دابەشکردنەکە بەڵێ تەنها مەسەلە کاتەکەی ئینا تۆ فریای یاسادانان ناکەوی ناکرێت مەفروضە قسەکان جدی بن کاریگەر بن دووبارە چی سەبارەت بە سزادانی پەرلەمانتار ئەگەر گوێت گرتوێ لەم چەند جلسەی پەرلەمانە کاکە چەند قسە کراوە لە ساڵ 8 دووبارە بوو کاکە هەمووی قسەی بوو کە ئەکرا بە 5 کەس بکرایە بەڵام هەر هەمووی قسەکانی دووبارە کردەوە بەڵام سەرۆکی پەرلەمان بۆ ئەوی نەرمین نوان بەرامبەر بە هەموو برادران بۆ ئەوی نەڵێن سەرۆکی پەرلەمان تەحەیوزەکە بەلایەنەکە ڕێگەی دابە هەموو برادران قسە بکە ئەمە مەسەلەکەی ئێمە ببوورە لێم کە پێت ئەڵێم خراپەیە بۆ ئێمە بەجێماوە ئێمە ئێستا لەناو پەرلەمانەکەین سەرۆکی پەرلەمانەکە ساڵانە 7 میلیارد دینار لێژ دەستیا بووە تا ئێستا یاسایەک نییە بە سەرۆکی پەرلەمان بڵێت تۆ چۆن پارەیە سەرفەکەی ئێوە چی ڕێژ خین هاوکاریمان بکەنە برادر ڕێژکەین 6 میلیارد دینار سەرف کراوە 6 دانە ڕاوێژکار 57 دانە ڕاوێژکار هەیە 57 ڕاوێژکار لە ناو پەرلەمانی کوردستانە 57 ڕاوێژکار هیچیان پسپۆڕایەتیان نییە بەڵێ هەیە بمبورە لێم قسەکانی گەر کورکەیت و سپاسەکەم بۆ ئەوەی کاتی ئەو بەڕێزانە بێشاهادەیە 20 خەبیری تایە 57 پەرلەمان ڕاوێژکاری تایە موچەکەیان بەقەدەر موچەی ئێمە هەر هەمویان ڕاوێژکاری حیزبی نەمانە ئەمانە ئەبێ پێویستە معالەجە بکرێن تا ئێستا نەبۆ دەرمانسازی نەبۆ هەندەسی نەبۆ کشتتوکاڵ بۆ هیچ بوارێکی ژیان کە ژیان کەوەکو لە وەزارەتەکان هەیە تا ئێساکی ڕاوێژکارێک نییە من لە تەنیشت مەسعادەکە لە پەرلەمان لە یەکیانە پرسی وتم تۆ لێ ڕاوێژکاری شادەکە لە چه بارێکا ڕاوێژکاری وتی وەڵاهی نازانم لە چی ڕاوێژکار خەڵکی ڕاوێژکارە لەوێ شەهادەی نییە ئێرە 464 ئێوە هەموو ئەو ڕاوێژکارانی کە نازانیشیان چه ئیسنیانە نەخێر من ئەبێ معالەجە بکرێ کاکە ئەبێ چارەسەر بکرێ من بەسم خراپاکەوتین 604 کارمەند لە ناو بینای پەرلەمانە هەیە هەمووی ئەم دوو لایەنە تاعینیان کردوون
بەس یارمەتێکی کەمانەوە وەریەگرن بەس یارمەتێکی کەمانە وەریەگرن 600,000 بۆ 1100 میلیۆنە بە ڕێوەشکارەکانیشەوە جگە لە بووچەکەیان یعنی بگوڕێن بێ قسەیەوە قسەیەوە ئەو یارمەتی کارمەندێکی ناو پەرلەمان وەرەگرێت کە حیزبەکانی دەسەڵات دایانناوە بەس یارمەتەکەی بەقەدەر موچەی ئەندازیارەکە کە یەکەمجار تەعیینە بێت جگە لە موچەکەی و لە مخەساتەکە زۆر سپاس مانگانە 750 میلیۆن دینار بۆ بۆوانە سەر بەڵێ کاک خەڵە ئەمە چۆن معالەجە ئەمە هەمووی ئەو پەرلەمانی کە بزوتنەوەی گۆڕان سەرۆکایەتیەکە پێت وایە دەسەڵاتی ئەوەی هەبێت کە ڕۆژێک لە ڕۆژان بڵێ سەرۆکی هەرێم وەرەبا من لێ پرسیینەوەت لەگەڵا بکەم بزان بۆچی چووی ئەوەت کردووە بۆ ئەوەت کردووە بۆ سەردانی وڵاتت کردووە نەتیجی سەردانەکە چی بۆ باسی چیت کردووە بۆچی بەس ینی پارتی دیموکراتی کوردستان هاوڕێتی کردووی پێت وایە پەرلەمان ئەمانە بکە وەگە قسەیەک شتە بێت بەڵێ بێگومان قسەم هەیە ئەوەی کە پەیوەندی بە ئەم خولەی ئێستای پەرلەمانەوە هەیە یەک هۆکار زۆر دافع ئەبوو بۆ ئەوەی ئێمە بتوانین لە پەرلەمان چاودێرێکی زۆر باش بین و فعلەن دەوری پیشەی پەرلەمان بگێڕین ئەوش ئەوە بوو ئەم لەو خولێ ئەم تازەیە حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی هاتەکایەوە ینی حکوومەتی یەکڕێزی نیشتیمانی هۆکارێکی زۆر باشە بۆی ئێمە بتوانین ڕۆڵی پەرلەمان وەک خۆی بڕوە بۆ چونکە مناقەشە و منافەسە لە ناو هۆڵی پەرلەمانە دروست نابێت ببوورەگە خۆی بڕانی خراپەیە خراپتر نانەبات باتێت گەێن کاک بەختیار مە بەسم لەوە نییە بێدەنگ بین و ئەوە ینی پەرلەمان بچێتە کەناڵی خۆیەوە و دەوری ڕێقابی و تەشریعی خۆی بگێڕێەوە ببێتە چاودێرێکی گرنگ و ئیستیجوابی ناوی چییە حکوومەت بکە ئەمە هۆکارێکی باشەوە بوو ئەوە ینی ئێمە کۆی پەرلەمان بە یەکەوە ببینە چاودێر نەک کوتلێک لە ناو پەرلەمانە وەک کوتلێکی بۆ نەفەسەر لە ناو پەرلەمانن من خۆم بۆ خۆم زۆر گەشتبین بەم حاڵتە بەڵام کە ئەدای برادرانی بزوتنەوەی گۆڕان لە مەجالە ئەبینم هەر ئەو قسانی کە ئێستا کاک عومەر کردی ینی خەفەتی ئەوە من خەفەت و مەراقی ئەوان لەو ماوەیە هەر ئەوە بێت ئەو ڕاوێژکارانە ئەویش پارتی وێکێتی لە ڕابردوو چەندیان داناوە ئەوانش خەفەتی ئەویان بێ ئەوەنە دابنێن و ئەوەنە مۆزەت لە حیزبی ناڵێم ئەوە دووتوە ناڵێم ئەوە دووتوە کاکە ناڵێم ئەوە دووتوە بەڵێ ڕاستە من کاکە ڕایشکارم ئەگەر تۆ هەموو شەهادەی نەبێ کاکە ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان لە لای تۆ یەک بزوتنەوەی زمان چیە ئەوەش خەڵکی نزیکی خۆتان دانن ئەگەر وامان کردێمان قبول بکەن وەظەفم بۆ بکەی یعنی من ئەگەر وامان کردێمان قبول بکەن باشە چۆن نایکەم کاکە 464 وەظەفەیە لە ناو پەرلەمانە بەس یارمەتیەکان مانگانە نزیکە 1 میلیارد دینارە کاکە چۆن ئەمە چۆن نەبێ قبول بکەین یعنی ئەگەر ئەمانە چارەسەر بکەن بۆ خراپ 200,000 کارمەندە هەیە لە وڵاتە ئەوانە بۆچی موچەی ئەوانە چەندە یعنی معقولە خزمەت گوزارێک لە ناو پەرلەمانە موچەکەی بەقەدەر موچەکەی مهندسی بەکە یەکەم جارە تعیین من مبدئیاً دەرگەوانی تیاکراوە بە ڕاوێژکار شاشی تیاکراوە بە خەبیر من مبدئیاً من مبدئيا كاك عمر تو قطعناك كايبامش قسەکان و دوای وەڵامی خۆت بەرەوە یعنی بە شێوازی جیهادی ئەوانە باشە مەسەلەی فرصەت دروستکردن بۆ ئەندامی پەرلەمان کاکە خۆمە خێر نییە سەرۆکی پەرلەمان بە منی بکا قسەی خۆم بکەم لە ڕابردوو 57 دقیقە ئەندام پەرلەمانی گۆڕان قسەی کردوێش تاودێتی ئەم سەرۆکاتی پەرلەمانە دیکتاتۆرە ئێستا کاک عومەر کە خۆی خاوەنی پرۆژەکەیە و پەیڕەوی ناخۆی تعدیل کردوێتەوە هاتووە لەبری ئەوەی ئازادی پەرلەمان من یەکی پەرلەمانتار لە بودجەیە کاکە بودجە یەک ساڵی ڕێکتۆ چاوەڕێەکەی بودجە بەو وەزعی کە خۆمان دەزانین لەم وڵاتی ئێمە ئەنووسێ من 10 دقیقە مەجالم هەبێ لەماوەی یەک ساڵ قسە بکەم لە مەجای بودجە ئەمە پێوتری ئازادی پەرلەمان ئەمە گۆڕانەمەی کردووە لە پەیڕەوە تازەکەیە پەیڕەوی ناخۆ ئەوە تەرحیانە یەک هەموو ئەندام پەرلەمانی بۆ هەیە 5 دقیقە قسە بکە بۆ مناقەشاتی عام بەڵام بۆ ئەوەی کە پەیوەندی بە بودجە هەیە 10 دقیقە قسە بکەیت اینجا هاتوون لەبری ئەوەی بێن پەرلەمانێکی مەدەنی و من حیمایەم بۆ چییە لە ڕابردوو ئەوان ئەیانوت ئێستا ئەوان هاتوون جگە لەو سێ کەسێک کە بۆ دانرێ یەکێک بە شۆفێر و یەکێک بۆ پاسەوان و یەکێک بۆ لە پێڕەوەکەی ئەمانە هاتووە ئەڵێ سکرتێرێک دابنێ و مدیری نووسینگەیەک دابنێ و اینجا کلاشینکۆفێک و دەمانچەیە بۆ خۆت لەلایەن وەزارەتی ناوخۆ دابین بکرێ نازام لایەنکەوە دابین کرێ دوو کلاشینکۆف و دوو دەمانچە بۆ حیمایەکان کاکە قسەکەی من لەسەر ئەوەیە ئێمە بمانێ پەرلەمانێکی مەدەنی دیموکراسی چاودێرێکی زۆر باشی من ئەمانم بۆ چییە ئەگەر لە ناو پەرلەمان بخرێتە دەنگدانەوە بڵێن تۆ وەکو پەرلەمانتارێک پاسەوانت هەبێت یان نەتبێت دەنگ بۆ کامیانە پاسەوان ئەوەی کە قانونیە مەسەلەن ناکرێ من بەتەنیا بڕۆم بۆ شوێن نەفرێکم لەگەڵانە بێ بۆچی خۆم تاقم تفەنگ ببەست دەماچەیەکم پێ بێ و تفەنگێ بە خۆم بێت و دوو حیمایشم لەگەڵا بێ ئەوە بێت و نووسینگەیەکم بۆ دانێ ڕۆتیناتی ئیداری ئەوانە ئەمە کەی ظروف و سەردەمی ئەوە ما من بگەڕنەوە بۆ قەرنی حەجەری ئەوانە ئێمە لەگەڵ ئەوەی معالەجی ئەم جاوەڵام من هەستەکەم تۆزێک ئاگام لە کاتەکەیە بەڵێ ئاگام لە کات ئەوان بەڵێ فەرموو باشە ئەمەیان ئەبێتە وەڵامی پرسیارەکەی جەناب من جارێکتر ئەوە تاکید دەکەمەوە لە ماوەی ڕابردوو ئێمە وەک
پەرلەمانتارانی یەکێتی تاکۆ دەقەشی لەگەڵا بێمە معارزین بەڵام معارزێکی تەقلیدینی ئەوەی دەبەهاویشتن و ئەوانە من ناڵێم ئەوە لە وڵاتان نەبووە یا هەبوو یان نەبوو من بە تەقلیدێکی خراپی ئەزانم بەش بە حاڵی خۆمان ئێمە وەک پەرلەمانتارانی یەکێتی ئەو تەقلیدە دووبارە ناکەینەوە هەر شتێکتان بەرامبەر بکرێت ڕۆژە لە ڕۆژان ئامادەنین دەبە بگرێت سەرۆکی پەرلەمان ئێمە پێڕۆمان لە بەرەسایە کاک یادگار پێڕێکمان لە بەرەسایە لە چوارچێوەی پێڕە قسەی قانونی خۆمەکەم قسەی مەدەنی خۆمەکەم و ئەوەی و نایاڵم ئەوەی کە قانونیە بەسەر ماتیە پەڕێ جا تۆ من شتێک بەسەر ماتیە بەڕێوا دەبێکیش بەهاویشمە کاک دکتۆر یوسف سوودێکی هەیە چ سوودێکی هەیە لەبەرەوەی سوودی نییە بۆ خەڵک نایکەم زۆر سپاس دەکەم کاک خەڵک فەرموو کاکزانە پرسیارەکە بەڵێ با پرسیارەکەی بدەمێکەوە ماندوو بووە کاکزانە زانا مشکلە نییە زانا لە پێناوی زانایی خۆی ماندوو بێ قەیناکە بەڵێ ئەزانی بەڕاستی سەیرە پارتی یەکێتی 23 ساڵە گەمە بە پەرلەمان دەکەن گەندەڵترین موسسەیان بەجێهێشتووە یعنی من لێرە بە حەقێک بڵێم بە بزوتنەوەی گۆڕان ناتوانێت بە 4 ساڵ گەندەڵەکانی ناو پەرلەمان چارەسەرکات کێ دوجار ئێستا هەر کەسێ لابات یعنی یەکسەر ئەوەی بۆ دروستەکەن کەمان ناتۆ پاکسازی دەکەن هەست ناکەی تۆش خەریکە پاکانە بۆ بزوتنەوەی گۆڕانەکەی تۆ 23 ساڵ گەندەڵی بە 2 ساڵیان تاوا نابێت هەچەند بۆ خۆم سەرنجی تێبینیم لەسەر بزوتنەوەی گۆڕان داناوە لەو ڕۆژەی وەزیرەکانان دەست بەکارە بێ 1 ساڵ زیاتر مۆڵەتیان نادەمێ دەبێت قسە لەسەر حەفەی شوبات بکەن قسە لەسەر دەستور بکەن قسە لەسەر گەڕانەوەی هەم ئەو ئیمتیازاتانە بکەن لەسەر کێشە هەموو ئەو کێشە و گرفتانە ئیستراتیژیە دەبێت قسە لەسەر دەستگای قسە لەسەر دەستگای ئەوە لە ضمنی پرسیارەکانمان هەمووی بەڵێ زۆر سپاس دەکەم فەرموو کاکزانە پرسیارەکەت بە کورتی و پوختی خەڵف ئەو تەپڵی ئێستەیەکێتی ئەی کوتێت ئەی بۆ 23 ساڵ نایکوتێ کە لە کاتێکا لە 150 حکومەتان بەدەسەوە بوو نەوت و سەرۆ سامانی خەڵکان ئەوەی کە ئێستا پێشەوەی بچنە پەرلەمان کۆنگرە بۆ ئێمە بەسن کە ئێمەوە بۆ خەڵکەکەین 23 ساڵە کێ دەستی گرتوون ئەو هەموو نەوت و پارە کێ ڕێگەی لێگرتنەوەی شانە جێبەجێ پرسیارەکەت بۆ کاک بەختیار کاک بەختیار 23 ساڵە ئەمانە ئەوە کاریانە بۆ چاڕێ بزودنەی گۆڕانەکەی تەنها 4 ساڵ زۆر سپاس کاکزانای تر بفەرمێت بڵێ کاک خەڵف لە تۆ دەست پێکەم ئەڵێ 23 ساڵە کێ دەستی گرتوون وڵای ئێمە 23 ساڵە خۆ دیارە ئەگەر شت کرابێ یان نەکرابێ خەڵکی کوردستان شایدی ئەوە ئەدا ئەوەیش کە نەکراوە کاک بەختیار ئەڵێ 23 ساڵە یەکێتی و پارتی گەندەڵترین موسسەیان بۆ گۆڕان جێهێشتووە بە بەراورد بە کوێ گەندەڵترین مەسەلەن بەراورد بە چ وڵاتی ناکرێت کوردستان بەراورد بە هیچ وڵاتێ ناکرێت هەر خۆی هێناوتان ئەڵەن ئەزمونێکی سەقەتمان لەدایک بوو زۆر جارەتانە تەکلیف لە بەغاکەن چاو لەم هەرێمی کوردستان ساڵە دوو بنەماڵە دوو حیزب بە ئارەزووی خۆیان سەرۆت و سامانی ئەم وڵاتە بن لە 130 خەڵکی کوردستان باشە لە 25 حەوتی 2009 گۆڕان 25 ئەندام پەرلەمانی لە پەرلەمانی کوردستانە چەند پرۆژیان تەقدیم کرد بۆ ئەوەی کە جەناب و باسەگر لە مەسلەی گێڕانەوەی دەستور و بابم قسەکەم تەواو لە مەسلەی گێڕانەوەی دەستور و لە مەسلەی سیستەمی ئەم وڵاتە لە بۆی لە پرسیارەکە نەچینە دەرەوە سەرۆکاری بە پەرلەمانی چیان کرد بۆ گۆڕان بۆ شێوەیە بێت چوار کەس دەتوانێت پرسیار ئێمە 29 کورسیمان ئێمە 29 ئەندام پەرلەمانمانەوە ئێمە 29 ئەندام پەرلەمانمان هەبوو گۆڕان 25 ئەندام پەرلەمانی هەبوو ئەوە داوای ئێمە ئەی بۆ نەهاتن لەگەڵ ئێمە تاکو ئەو لەحزەی باش ئێستش دەگەڵتان کاکە باتێتان گەرم کە لەگەڵمان نەبوو باتێتان گەرم کە ئەوان لەگەڵ ئێمە نەبوو دوای پارتی کەوتن دەنگدامە پارتیاوە دام پەرلەمانیشی پارتی پێنج کۆتاکەی هەیە هەتا مردن پێنج کۆتاکەی پەرلەمانی ئەوەی گۆڕان بۆ مەسلەی گێڕانەوەی دەستور تاکو و کاتەی حملەی لەسەر کراوکردیان بە حملە و بەدیعایی ئیعلامی لەگەڵ ئێمە بوون بەڵام کە هاتە سەر ئەوەی ئێمە نەمان هێچ پرۆژەی دەستور تێپەڕێەوە بخرێتە ئیسیفتا و گێڕامانەوە بۆ پەرلەمان بە پێی قانون بە بەڵێو نەخێر نییە گەڕاوەتەوە لە پەرلەمانە پێویستی بە تعدیلکردن ئەم تعدیلە برادەری عەزیز من بە گەرنتی پێدەڵێم نەگەڕاوەتەوە نەگەڕاوەتەوە پارتیەڵە ناگەڕێتەوە من پێدەڵێم بەس بۆ مزایدەی سیاسی گۆڕان بەس بۆی بڵێ ئەوەیە کێتی لە 30 حوزەیران ماوەی سەرۆکایەتی هەرێمی بۆ درێژ کردەوە ئێمە لەگەڵ ینی ساحبیان کرد لە مەسەلەی پرۆژەی گێڕانی پرۆژەی دەستور لەبەرەوە من ئێستا لەگەڵ گێڕانەوەی پرۆژەی دەستورم لەگەڵ هاوڕێکانم قسەی تۆ نابێ کاکە کاگرێشنا کاک مەسعود شپەیەکی بۆ کردبێ دەنگە بێ خۆ بە قسەی تۆ نابێ من بۆ خۆم ئەزانم استقالەکەم علي حمصايش استقالة أو تقليد دوران تان واسط زۆر بە کورتی وەڵامی بیتەوە بۆی کاتەبێ ئەو ئاوڕێ ئەزیزانە پرسیارەکان نەمووی بکەن 23 ساڵ
یەکێتی و پارتی پێیان نەکراوە بۆچی ئێستا پرسیارەکەی لەو جۆرە بوو کە گۆڕان بەتەمایش بە 4 ساڵ لەبەرەوە گۆڕان هاتوۆتە خولێکی پەرلەمان بۆ 4 ساڵە ینی 4 ساڵ سەرۆکایەتی پەرلەمانی لە هەرێمی کوردستان وەگرتووە خۆ هیچ نەبێ ئەبێ لە گۆڕان لەکوێوە هاتووە هەر جاری هەندێک خەڵکی دەسەڵات ئەڵێن لە مەریخەوە هاتووە نەخێر کاکە تۆ دوجار 4 ساڵ 5 ساڵ ئۆپۆزیسیۆن بیت کۆمەڵێ بەڵێنە داو بە ئێمە من یەکێکم لەوانەی لەم خولان نەبێت لەم انتخاباتان نەبێت دەنگم نایەوە دوو انتخاباتی پێشوو من دەنگم بە زووتەوەی گۆڕاناوە یعنی ئێستا بەڵێنەکانی نەباتە سەر لەسەر هەموو ئەو قەزیانە شەرت نییە خۆ کاکە من ئەمجارە بۆ دەنگت نەدا بە گۆڕان ئەمجارە بۆ دەنگت نەدا بە گۆڕان ئەمجارە قەناعەتم بە پرۆسی هەڵبژاردن نەبوو من وردەکاریم هەبوو کە پارتی یاخود بێهیوا بووی لە بزوتنەوەی گۆڕان بەڵێ بێهیوا بووی لە بزوتنەوەی گۆڕان بێهیوا بووم لەوەی کە هەموو ئەو بابەتانە لە ژوورە نهێنەکان پارتی گەمەیەکی زۆر جوان سیاسی نێودەوڵەتی دەکات هەمیانی مەشغوڵ کردو بمەوە گۆڕانی شێناوەتە ناو یاریەوە بەڵێ بەڵێ هاتووە فەرموو کاکزانە عفو دوو پرسیارم یەکیان بۆ کاک بەختیار تۆ لە قسەکان تاوتت بزوتنەوەی گۆڕان ئەگەر وەکو ئەوەی کە ئێستا ئیشەکە لە پەرلەمانە سەرکەوتوو نابێت لەم 4 ساڵەی داهاتووە بەڵام ئایا بزوتنەوەی گۆڕان بەڕای تۆ دەرسی لە پەرلەمانی پێشوو وەرنەگرتووە کە لەو پەرلەمانە سەقەتەی کە جەنابیش زۆر لەسەری ڕۆشتی دەرسی لەوە وەرنەگرتووە کاکزانە پرسیاری دووەمت پرسیاری دووەم بەنسبە کاک خەڵەفەوە من زۆر بەلامەوە سەیرە کاک خەڵەفەڵێ ئەم پەرلەمانەی ئێستا ئەم پەرلەمانی ئێستا بۆچی لە سەرۆکی هەرێم ناپرسێتەوە کە چۆ بۆ سەردانێکی بۆ ئوردون کاکێ خەڵەف لە دوای حەڤەی شوباتەوە خەڵک لە شاری سلێمانی کوژرا سەرۆکی ئەو سەرۆکی هەرێمی جەنابێ چۆ ئیتالیا و لەوێ مەدالیای پێوەکرا مەدالیای ئاشتی و مەدالیای خەڵاتی ڕێزیانە بەڵام ئێمە نەمابینی ئەو فراکسیۆنەی جەنابێ یاخود ئەو پەرلەمانەی کە جەناب پارتی دموکراتی کوردستان زۆری نەبوون تیا هیچ لێ پرسیینەوە بکەن زۆر کاک بەختیار زۆر بە کورتی بۆ ئەوەی کاتی زۆرترین پرسیارمان لەبێت بەڵێ تێگەیشتم دەکرێت ئێمە من ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی من بە داتا قساکەم بۆ بەنیستی قساکەم ئەمە مطلق نییە بەڵام هیچ نەبێ بزوتنەوەی گۆڕان طبعا بە ئەرکەکە نەخینە سەر ئەوان بەتەنیا کۆمەڵی ئیسلامی معارەزە بۆ یەکگرتووی ئیسلامی معارەزە بۆ پاڵی لێبەنەوە نەخێر ئەوانی مەسئولن بەرامبەر بە هەموو ئەو داخوازیانی کە لە هەرێمی کوردستان و کێشە گرفت و قەیرانن بە حەدەی شوباتیشەوە بە دەگەڕانەوەی دەستوریشەوە یعنی ئەو ژمارە دووش بە هەموویە بەڵێ بە هەموویەوە مەسئولن بەرامبەری بەڵام خۆ ئەبێ کەمترین داخوازی خەڵکی کوردستان لە 150 بێنە دی یعنی ئەگەر ئەوانی ژووکێکی نیشتیمانی کوردستان کب بکرێنەوە و لە ژوورە تاریکەکانم بڕیا بدێن بەڵە چی ومێدێکم بزوتنەوەی گۆڕانێ بەڵام یەک بلا حەزەیە لەبیر نەچێت جارێکی تر ئەگەر حیزبی معارەزە نەبێ خەڵکی کوردستان هەمووی معارەزەیە هەمووی چاودێری کاک عومەری حاجی عنایەت و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو ژەکات فەرموو کاک خەڵەف بەڵێ خۆی ئەبێ پەرلەمان بۆ خۆی معارەزە بێواتە معارەزەی دەسەڵات بێ قسەکەی من لەسەر ئەوە بوو لە ڕابردوو ئەم حکوومەتی یەکڕێزی نیشتیمانیە هاوکارە بۆ ئەوەی بەڵام ئەدای بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە سەرۆکایەتیان منە ئیمەدە لێ ناکەم وەی کە پەیوەندی بە کاکزاناوە هەیە من نەموتووە پەرلەمان ئێستا بە پێی سەلاحەتی خۆی بە پێی ئەوە کاکەزانە ناتوانێت سەرۆکی ئارێم بەڵام هەر بەیاننامەیەکیان دەرکردایە وەک ئەو بەیاننامەیە کە ئێمە دەرمان کرد هەر ئەوەی ئێوە بۆ نەتان کرد ئەڵێ لە کاتی حەفدەی شوباتە سەرۆکی هەرێمە ڕاتە ئیدخالیە و مەدالیای ڕێزلێنانی پێ بۆشی قسەتان نەکرد ئەو کاتە سەرۆکی پەرلەمانیش لە ئێوە بە ئێستایشەوە من قەت دیفاعم لە مەسلەی کەیسی حەفەی شوبات باسی ئەوە ناکەم بەڵێ ئەڵێم فراکسیۆنەکەتان لە پەرلەمان بۆ نەیکردە و کاتە چی بکە بیوتە سەرۆکی هەرێم تۆ چیەکەی لەوێ ئەمە کێشەیەکی ترمانەیە کە حەفدەی شوباتە بکوژانی حەفدەی شوبات ئەوانەی کە لە حەفدەی شوباتە کوژران هەر لە خەڵکو هەر لە پۆلیسەکانیش با بڵێن کاکە ئێستا من باسی ئێستا بۆ ئەەکەم ئێستا بزوتنەوەی گۆڕان بەیاننامە دەرەکات 4 کەس گیراوە لە ئەلبیسەکە ئەم 6 کەسە کە حەقی خۆیان بە پێی یاسا حەقی خۆیان بپارێزرێ بەڵام بەیاننامە دەرناکا بۆ ئەوەی لە بەردەم مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی پێشمەرگەیەکی هەر شەوی 4 شەهید کراوە کەسی کەسایەتی 4 کەسایەتی شاشەی تەلەڤیزیۆن خەڵکی ناساندون کەمانە تیرۆریستن برادەری عەزیزم من ئەڵێم لەگەڵ ئەوەم یاسا چوارچێوەی خۆی بگرێ بەڵام موقفی بزوتنەوەی گۆڕان موقفی خۆی لەدەستاوە کاکە لە پەرلەمان لە ئەدای سیاسی لە کاک عومەر کاک عومەر وەڵامت باتەوە کاک خەڵەف گیان کاک خەڵەف با کاک عومەر وەڵامت باتەوە پێت بڵێم لە چیا دۆڕانتە یعنی جۆگە لەو بینی ئەم وڵاتە نەماکە وێران بێ ئێوە نەیدەنە تەلەڤیزیۆن و هەڵاتی بەڵام ئەی وەلە خەندەقەکەی ڕۆژ ئاوانەتان کرد خەندەقی ڕۆژ ئەوە باسێکی ئەو بەیاننامەی کە من وتم بەیان ئەگەر بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی گۆڕان بەیاننامەیەکی دەربکردایە بۆ چوونی کاک مەسعود بەرزانی بۆ ئوردن من ئێستا قسەیەکی تر لەسەر بزوتنەوەی گۆڕان نەکرد بە هەرچەندە ملاحەزەی تریشم هەبوو لە ڕابردوو لە مای ئەو 6 کەواتە فراکسیۆنەکەی ئێوە لەناو پەرلەمان کە کاتی خۆی سەبارەت بە
کەیسی هاوشێوە بەیاننامەی دەرنەکردووە هەڵی کردووە ئێستا بەیاننامە کەم تەرخەمی کردووە بێگومان کەم باسی ئەو تەرخەم کاتاکە بێگومان کەم تەرخەم زۆر سپاسەکەم فەرموو پرسیارەکەت بکە. بەڵێ پێشەکی بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەن پرسیارەکەن بۆ کامەرە بەڕێز کامەر من لێرەوە پێت دەڵێم ئەو قسانەی توی کە بەڵێنانی توێکی دڵنیا بە لەوەی لەسەری توە کەسێکەیە بڕیار بدا بەڵگەشم بۆ ئەوەی کە ئێوە ڕێکەوتن جەنابوت و ڕێکەوتنمانەیە لە نێوان ئێمە و پارتیا بەو پێگەنانی حکوومەت باشە گەر ئێوە ئاماژدان شتێکی کە نەبوو بۆچی تەنها دەسەڵاتێکی سیاسیی تەنها وەزیرێکی سیادی وەزیرێکی گرنگتان لە دەسەڵاتی پارتی کەم نەکردەوە تەنها ئاماژتان ئەوە بۆ کەمکردنەوەی هەیبەت یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ شاکار. بەڵێ کاگومەر. وڵا بەنسەتی جارێ پرسیارەکەی بەڕێزەوە ئێمە پێم وتی ڕێکەوتنمان هەبوو بۆ دروستکردنی حکوومەت وەزارەتیش ئەمە وت وێژە ئیتر وەزارەتێکمان بەرکەوتووە ئەو کاتە لەوانێت بەرادەرانی یەکێتیش ناو بەڵام بۆ کابانی ماڵداوای وەزارەتی کۆمەڵایەتیشتان کردایە هیچ کێشەیەک نییە بۆ هەموو ئەو نەخۆشیە داوای وڵاتداوای وەزارەتی تەندروستیشتان کردایە بەڵام بۆ وێرانکردنی ئەم وڵاتە کە ئێوە ئەم حکوومەتتان کردو بە شەیتان و ئەم وڵاتان بێ وێران لەقام وەزاری شارەوەیتان داوا وەزارەتی ئاوادان ئەو حکوومەتی ئێوە بەمەجای حکوومەتێکی گەندەڵە تاسەر ئێسخان حکوومەتێکی شەیتانە تاسەر ئێسخان پەرلەمانێکی خراپەتان بۆ ئێمە بۆ تەسلیمی ئەو حکوومەتە گەندەڵە پارتی لەسەری ئەوە ڕەمەیەکە حکوومەتە شەیتان بۆ تەسلیمی پارتی ئێمە ناتوانین چاوەڕێەوە بین ئێمە چاچەکەین ئێمە ئەمانە چاکین نەتوانین زیاتر ئەوە باسی کاکومەر پێمەڵێن کاتی ناوەڕە لە دوای ناوەڕەکەم مباشرە یادگار من لێرە یەک کەوسی بچووکم بێت بەڵێ زۆر بە کورتی کە من ئەم تەسلیمونێ من بەبەست چییە من ڕێگە نادەم بۆ شێوەیە متوێ بە من ڕێگە سەری من قسە بەڵێ ئەڵێ زۆر بەڵێ بینەرانی ناوەڕێ حەزەکەم هادی بەردەوام دەستێوەردانی دەستگا هەواڵگیری و ئەمنیەکانی ئێران بە تایبەت سازمانی ئیطلاعات و ئەمنیەتی کیشوەر لە شۆڕش و جوڵانەوەرەکانی کورد چی بوو؟ ساڵی 1974 شار سەردانی ئەمریکا ئەکات و لەوێ باسی کێشەی کورد دەکات. شار زۆر لە کێشەی کورد ئەترسا و بە هەڕەشەی ئەزانی. کاتێک لە ئەمریکا هەواڵی چیمەبەرەکردنی شاری هەڵەبجە ئەبیستیت وە کوردێک وەک هەڵەبجەیەک پێ تاوانبارەکەی هێزە کوردیەکان بوون یاخود دەسەڵاتدارانی ئێران بوون یا حکوومەتی عراقی. زۆر ڕوونەکە سەدام ئەو کارێک کرد بەڵام ئێران هۆکار بوو بۆ ئەوە. ئێران پێی خۆش بوو شەر درێژە بچێشە و کارەساتی گەورە بقەومێ چونکە درێژە کێشانی شەر لە بەرژەوەندی ئێران نبوو. نەزەری خودی ئێران پەنا سەبارەت بە مصدیق چۆنە لە کاتێکە ئێرانیەکان مصدیقیان بە قارەمانی میلی ناوە ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێرنەوە 5 خولەک. بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت لە بەشی سێم و کۆتایی ئەم مەڵقەی دووجار بکەرەوە بەردەوامین لەگەڵتان. کاکومەر ئەمەوێت زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارەی خەڵکیش بیتەوە ئەوترێت بزوتنەوەی گۆڕان بۆچی لە خەندەقەکە بێدەنگە. من جارەوە ئێمە هەندێک پرسیارەکە دوای مەسەر خەندەقەکە کاکە ئێمە پەیوەندی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە و بەم پەیڕێ ناخۆ ئەچین بەڕێوە لەم پەیڕەوە دیاری نەکراوە پەرلەمانی کوردستان چاودێری سەرۆکی هەرێم بکە ئەمە خەلێکە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی نیشتیمانی کوردستان بۆ ئێمان بجێ پەرلەمانتارەکانی ئەوان بۆ ئێمان داواتان کردو سەرۆکی هەرێم سەرۆکی ماوە بەسەر تۆ آخر مە تۆرە ژێرباری ئەوەی لە حەزەکە سادەفەر بوو. ئێستاش من لەگەڵ جەنابی کاک خەڵەفم کە ئەبێ ئێمە کارێ بکەین لەم قانونا ڕێگە بکەینەوە چاودێری سەرۆکی هەرێم بکەین و سەرۆکی هەرێم لەژێر چاودێری پەرلەمانی کوردستان لەو 4 ساڵی پێشوە بۆ ئەمەتان نەتانوتووە کە پەرلەمان ناتوانێت ینی لێپرسینەوە سەرۆکی بۆ بانگی ناکات وتویانە لیزامەکە تیانە کاکە یێتە سەر مەسەری دەستور لە 18 2012 ئەم بەڕێزانی گۆڕان هەر هەمویان داوای گەڕانەوەی دەستوریان کرد
کە ناگەڕێتەوە دەستی سەرۆکایەتی نایگەڕێتەوە ئەمە چی بکەین ناو پەرلەمانی ناو پەرلەمانە گەڕانەوەی پرۆژەی دەستور بۆ لەگەڵ ئێوە خۆتان دەستوردان وارێ خۆتان کاک مەلا بەختیار بەڕێز مەلا بەختیار نەیوت دەستور گەڕایەوە کاکە بۆ تعدیلکردن بەڵێ ئێستا گەڕاوەتەوە برادران بۆ ڕوون بێ لەلای ئێوە ئەگەر لە خولەکانی لەم کۆبوونەوەی داهاتوی پەرلەمان سەکردی منە ئەو خەندەقەی جەناب باسیەکەی ئێمە دژینی وەرە ژێر سایەی وەزیری پێشمەرگەی جێبەجێکرێ کاکە بە قسەیەکی تەلەڤیزیۆنی برادەرێکی ئەندام پەرلەمان ناکرێ بڵێ من دژین بۆ لە ڕابردوو لەگەڵمانە کە دژی ئەعلامە باسمان کردووە دژایەتی ئەکەین بە هەموو ئێمە دژی خەندەق بۆ بۆ داوای لیژنە ناکەن ئێمە داوای لیژنە ناکرد بۆ لێکۆڵینەوە لە مەسەلەی خەندەقەی ڕۆژئاوا لە پەرلەمان دژایەتیمان کردو موقفتان نەبوو موقفتان نەبوو دەستم بەستەوە پێمان وتووە بەڵێ لیژنە تەشکیلکەن بۆ داوای لیژنەتان نەکرد بەپێی قانون پشگیریمان کرد نەکردوە کاکە داوامان کرد کاکە قادروەتمان داوای کرد پرۆتۆکۆل پەرلەمان ماوە ئەگەر داوامان نەکرد عومەر تەواوی من شاکارخان دەمێکە وەستاوە فەرموو کاکە پرسیارە بۆ کاعومەر ئاساییە پرسیارە بۆ کاعومەر ئەگەر پارتی ڕێگر بوو لە گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان ئێوە هەڵوێستان چی بەجگە لە هاتنە دەرەوە یان هەڵوێستەکانی پێشتر پرسیارەکەی زۆر ڕوونە زۆر ڕوونە ئێمە ئەگەر بەحساب برادرانی یەکێتی نیشتیمانیمان لەگەڵایە بۆ گەڕانی دەستور لەگەڵمانن ئێمە خاوەنی پرۆژێت ئەوە ئەوەی ئەمە پێش لەمانی دوانزۆ کاتی ئێوە لەگەڵ ئێمە لەگەڵی باشەمان شەمان لێ نەکرد ئێستا داوایەکەین ئێستا ئێمە دوو دانیشتمان کردەوە جازە بدە پەرلەمانی کوردستان سێ دانیشتنی کردووە باسی دەستور نەکراوە تا ئەم لەحظەیە پرسیارەکە ئەوەیە جازە بدە باجوای بدەمەوە ئێمە 24 ئەندام پەرلەمانی ئەم بەڕێزانەش 18 ئەمە کاتە 52 پێم وایە واکە 42 کۆمەڵی ئیسلامی و یەکگرتوو ئەوانەش تقریبا 14 ئەگەر ئەوانە لەگەڵمان بن ئێمە 100% لەگەڵ ئەگەر لەگەڵیشمان نەبن ئێمە جگەلەوەی لەناو پەرلەمان بێنە دەرەوە تو ڕەبن ئیجازە بکاکە ئێمە دەنگ ئەدەین بە گەڕانەوەی دەستور ئەگە کاگەشیروان و کاگە مەسعود وەکو ڕابردوو ڕێمەتان ئێمە هیچ کەسێ کاریگەری لەسەر ئەندام پەرلەمانی گۆڕان نییە بۆ گەڕانەوەی دەستور بۆ لە 24 ئەندام پەرلەمان یەک ئەندام پەرلەمانتان لەگەڵ ئێمە ئیمزانێکی بۆ تەشکیلکردنی سەرۆکایەتی پەرلەمان یەک ئەندام پەرلەمان پرسیارەکەم بۆ وەرسێکیانە باسی درێژکردنەوەی مای سەرۆکی هەرێم کرا پرسیارەکەی من ئەوەیە پرسیارەکەی من ئەوەیە ئەڵێ مەرجە سەر و کۆماری عێراق بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەروە سەرۆکی هەرێم بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ کە ئێستا ئۆپسوێن لە دەسەڵاتایە یعنی چ مەجبورە ئۆپسوێن بە هەر سێ لایەنەکەی و باجی هاوپەیمانی ستراتیژی حوزەیرانی بینی یەکێتی و پارتی بە هەروەی بڵێ کاک بەختیار زۆر بە کورتی چکە ڕەتێکی ئەو تۆی بەڵامەوە نییە وەڵامێکی زانام نەیاوەتەوە وەڵامی کاکزانا بەرەوە بۆی گلەیمان لێ دەکات وەکو خۆی بڵێ کاکزانە من باسی ئەوم کردووە من باسی وەکەم کە بزوتنەوەی گۆڕان بۆ ماوەی 4 ساڵاتوە لە ماوەی ئەم 4 ساڵە بەڵام من وەختۆ نیم کاکە من هاوڵاتێکی ئاسایی نیم من چاودێری سیاسیم لە یەک شەژمانگە پشتی سرم چاوەشتە خوێنمەوە دەزانم لە پشتەوە لە ژوورە تاریکەکان گۆڕان و پارتیچیان کردووە بۆیە من لە ماوەی 6 مان خاتیان نەگرم بۆ ساڵێک چۆن عیماد ئەحمەدوتی لە 45 ڕۆژە وەزارەتی داراییمان یەکخستەوە وتم کاک عیماد 90 ڕۆژ خاتری بێ یەکی خاتەوە تا ئەم دقەیە وەزارەتی دارایی یەک نەخراوەتەوە بۆیە من لە یەک ساڵ نەخێرێک نەخراوەتەوە تا ئێستا بودجەی یەکێتی نیشتیمانی جیای و جێی پارتی دوو سەرۆکی هەرێم جیای کاک دوو باقی هەرێمی ناوەندمان هەیە باقێکی ناوەندمان هەیە لێرە باقێکی ناوەندێ حکومەتگایەکی کردوتە کاکە تۆ هەر حکومەتێکی نەبوو تا ئەم دقەیە مەسعود بەرزانی ناتوانێت پۆلیسێک لە هەولێر لە سلێمانی فەسڵکە ناتوانێت دابێت زۆر پرسیارەکەی لەسەر پرسیارەکەی کاک بڕیار سەبارەت بە بەڵێ تێگەیشتن سەرۆکی بزەبەت یعنی هیچ یەکێتی نیشتیمانی لەم یاریە دۆڕاوە و پارتی گۆڵی لەوان کردووە یەکێتی نیشتیمانی خۆی بە دۆڕانداوە چوو 2 ساڵی بۆ مەسعود بارزانی درێژ کردێتەوە تا ساڵێک و 2 مانگی تر مەسعود بارزانی سەرۆکی هەرێمە تا ئەم ساڵ و 2 مانگە حکومەتی عێراق پێدێت و پۆستی سەرۆکۆمار نان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەپێی ئەو زانیارانی من پارتی دیموکراتی کوردستان گەمەیەکی گەورەی لەگەڵ سنە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسی ئایندا هەم تشکیلکردنی حکومەتی هەرێمی کوردستان هەم ئەو پشکانی کە بەر کوردەکە لە بەغا ئەو ئەوانەیەک لایەکات و ئیتیفاقی سیاسی یەکێتی خۆی تاخیر کرد
یەکێتی خۆی تاخیر کرد لە چون حکومت و گومزایادێکی سیاسی بۆ ئەوەی ئەم معادلانەی ئێستا کە بەڕێزان یەک دقەی ئیجازەی براتان بن بە یەک دیار یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی و سامەسعود بەرزانی لەو ڕۆژە ڕقی لە یەکێتی نیشتیمانی هەڵگرت کە کاتێک ویستیان متمانە لە نووری مالیکی بسەنەوە یەکێتی نیشتیمانی دەنگی پێیان ناتەکای لە تەوەرەکە چینە دەرەوە تکایە پرسیارەکەم بۆ کاک عومەرە کاک عومەر ئەگەر بزوتنەوەی گۆڕان نەیتوانی لە کابینەی نوێدا بەرنامەکانی خۆی جێبەجێ بکە ئایا ئامادەن لە حکومەت بکشێنەوە بەڵێ دڵنیا بن خەڵک چاودێری ئەم بەڵێنانەکە بەڵێنێ علی نەبێ علی ببوورە کاکە دەبا قسەکەم تەواو حەزەکەم هادی من تۆ نوێنەری خەڵک ئاخر بێڵە بە قسە بکەم باشەکەی بکە کاک خەڵک کاتی پرسیاری تر ئەزانی چۆنە ئوسلوبی مراقبە نازانی ئەزانی بۆچی نایزانی ئەو پرسیار لە منەکە تۆ جواب نەزانی ئەو تۆ تووڕە ئەبووم من مەخ ببوورە علی حەمە ساڵە وای نەوت علی حەمە ساڵە ئەڵێ ئەم پارەی نەوتە بە قاچاق ئەڕوا و ئەچێتە گیرفانی پارتی وێچێتی بە 50 دزن ئەم پارەیە ئەگەر تەوزیعیکەی فەڕەزیەکی کردووە بۆ خەڵکی کوردستانێکی 6 دەفتەران بەرەکەوێ نەیوت ئەمە ئەگەر وام نەوتبوو ئیسیقامت علی حەمە ساڵە ئەڵێ کاکە ئەو ئەڵێ خانشینی ئەڵێ خانشین ئەگە لە دوای 25 حەوی 2009 گۆڕان یەک خانشینی کرد و من ئیستیقالەکەم حەمە ساڵحەکەی کە ئەم بەرنامەیە بینێ بە فەرمی دنیای نەقیب و عەقیل و نازانچیان ئەم بەڵێنەی تریشتە هەروەکەوەی پرسیارێکی فەیسبووک من ڕامگەیان کام بەرنامەیە تایبەتە بەمە کاکزانا سالار لە فەیسبووک ئەڵێت پرسیارەکە لە گۆڕام بکاڵێ ئایا دەتوانن یاسا جێبەجێ بکەن و مڵک و ماڵی گشتی بگەڕێنەوە بۆ حکوومەت ئەمە کێشەیەکی گەورەیە یاسا حکوومەت ئێواتوانن داوای بکەن بڵێن مڵک و ماڵی گشتی بگەڕێتەوە تکایە کاک خەڵک باوەڵام باتەوە تکایە وەڵام باتەوە باش ئەو پرسیار لە منەکە بێڵە بە ئەزانم ئێمە پرۆژه یاسامان تەقدیم کرد بۆ مەجالی ئەو پشتیوانی تا ئێستا نەکراوە پرۆژه یاساشتان تەقدیم ئەگەر مڵک و ماڵی گشتی سەیری من کە پرسیارەکەم ئێستا لە سەدا 25 سلێمانیتان داگیر کردو دەبێنەوە لە سەدا 20 هەڵبجتان پرسیارەکەی بۆ تۆیە سەری ڕەش و کائینات و ماڵی نێچیروان بارزانانی نیوەی هەولێرە دەبێنەوە ێ بۆچی بتەنایەخی گۆڕانەکەی بداتەوە تۆ ئەو جورئەتە بکە لێرەوەی لێ بەدەی بەرزی لێم کاکە لەمە زیاتر شی بڵێم بە من مەڵێ بە مەسعود بەرزانی بڵێ لە پەرلەمان ئێوە داوای دەباشان بدەنەوە کاکە ئێوە هەر هەمووی گردەکەمانێ هەر کاتێ دەباشان بگەڕێنەوە بەیانیمە گردەکە تەسلیم کردەوەی مڵک و ماڵ ئێمە 14 بینامان تەسلیم کردەوە پارتی سپاس بۆ کاک خەڵەف ئێوە دەتوانن لە ڕقابەی حکومەتدا سەرکەوتوو بن ئەگەر ناهۆکارەکەی چییە؟ پرسیارێک تر بۆ کاک بەختیار نازان ئەبێ بمبووری کاک بەختیار چاودێری سیاسیە چاودێری گۆڕانە زۆر باشە تۆ چاودێری سیاسی یان چاودێری گۆڕانی دوای وەڵامی بەرەوە ئێمە ئەزای چۆنە ئێمە لە پەرلەمان کاک بەختیار وەکو پێم وتی ئێمە من ئومێدم هەبوو لەم حکومەتێک ڕزی نیشتیمانێ بتوانین دەوری پەرلەمان بخێنە کەناڵی خۆی و ئەوە چاودێری بکەین بەڵام وەگوتم ئەم ئەداانەی بزوتنەوەی گۆڕان و ئەم ڕێکەوتنە ژێربەژێرەی گۆڕان لەگەڵ پارتی من تەسەورەکەم نەتوانین ئەو دەورە باهر مەبەستمەوە پرسیارانی فەیسبووکیش بگەێنم کاک ئاکار بابەکر لە دانیمارکەوە پرسیارێکی نردوو ئەڵێت لە نوێنەری یەکێتی بکە ئەڵێ یەکێتی لە سی حوزەیراندا ماوەی سەرۆکی هەرێمی بەنایاسایی وەکو خۆی ئەڵێ درێژ کردەوە لە بەرامبەر گەڕانەوەی دەستور بۆ بێدەنگبوون لێی بۆ بێدەنگبوون ئەمە پرسیارەکەی ئایا لەم خولەدا سوورن لەسەرەوەی کە و ڕەشنووسی دەستورە بگەڕێتەوە وەو قسەی مەلابەختیار کە لە چاوپێکەوتنێکی لەگەڵ شارپرێز و توێتی یا دەستور یا پەشیمانە بینەوە هەڵیەوە شێنینەوە من هەڵۆشاندەوە بەڵام ئێمە پرۆژه یاسامان تەقدیم کردو بێگومان سوورە بین لەسەری ئەگەر ئەوەی کە کاک عومەر ئێڵێ لەگەڵمان بن بێگومان ئەتوانین ئەوە ضروریشە پەیوەندی بە حیاتی خەڵکەوە هەیە قەت لێ پەشیمان کاک عومەر قسەی بکات لێرەوە و چەک و ئەسڵحە و شت کرا لە پەرلەمانە کاکە ئەمە تەڕحەکەی ئێمە بۆ بۆی هەموو لای هەمووتان ئاشکراوێ سێ حیمایە هەیە بەم پایڕۆ و چەکیشان پێ و پەرلەمانتاریش بۆ یە چەگەڵێ بەم پەیڕەوە کە خۆیان داێنەوە ئێمە ئەوەی ئیزافەمان کردو و تومانە کاکە حیمایەکان با دوانیان ناو برێن بە شۆفێر
حمایە نەبن سیلاحیان پێ نەبێ تەنها حمایەکە سیلاحی پێ بێ ببن بە چوار بۆی 15 ڕۆژ بۆ دوانیان تەقۆ ناتوانێت ئەمە سایقێک و حمایە سایق و حمایە بە درێژایی تەمەنیشم چەکە بەڵ نەگرت و هەڵیشی ناگرم زۆر سپاس کاک بەختیار بەڵێ کاگاراس عومەر لە فەیسبوکەوە ئەم پرسیارەی بۆ تۆ ناردووە ئەڵێ بۆ لە کاتی دروستبوونی ئەم هەموو قەیرانەی ئەم وڵاتەدا ئەم چاودێرانە تەنها هۆشداری دەدەن کە کەس حسابی بۆ ناکات یان بەیاننامە دەرئەکەن کە کەس گوێی لێ ناگرێت یان بۆ شتێکی زیاتریان پێ ناکرێەوە ئەشڵێت بۆ چاودێرەکان توانای دروستکردنی فشاریان نییە ئایا هۆکارەکە ئەوە نییە کارێکێکتان لەسەر حزبێک خۆتان ساخ کردوتەوە وەڵامی پرسیاری ئەو برادەرەش کەوتی تۆ چاودێری سیاسی یا چاودێری گۆڕانی سواسی هەردووکیانەکەم کاکەی من مەکتەبی عسکەریمان نییە تاوەکو برا جێبەجێکەین سێ حیزبی ئۆپۆزیسیۆن کۆمەڵ و گۆڕان و یەگرتو نەیانتوانی بەڕاستی شکە و هەیبەتی دز و گەندەڵی ئەم وڵاتە تێگوشکێنن بە ئێمە ڕۆژنامەنووس چۆنەکەی کەناڵەکان مەسئولن ئەم کەناڵی هۆش مەسئولە ئەوەی گۆڕانە یەت لێ نووسیەوە چاودێری سیاسی یەکێتیە نووسێتی چاودێری سیاسی بڵێ باوەڵامت بەمەوە بۆی لای بینەر تێنە پەڕێتکایە بڵێ تۆ کەسێکیت ئەندامی سەرکردایەتی حزبێکە بڵێ بەرامبەرەکەی ئەندامی سەرکردایەتی حزبێکە ئەڵێ من وەکو چاودێر بناسیێنە بۆی دەستکراوە بم بە ناوی حزبەوە قسە نەکەم بەرامبەرەکەی کە ئازانێ پۆستە حزبەکەی ناناسیێنی ئەڵێ منی چاودێری سیاسیم چیان لێ ئەمری حیزبێ نەمێنە کە کادری وای هەیە کە شەرمەکات شانازی بە حیزبەکەی و کات دیفاعی لێ بکات بە ناوی چاودێر دەتوانێت بەرزکردێتە خەڵک ئەمە ئەو پەڕیش ئەوەیە شکۆی هەژ هەی بەشکانی حیزبەکەی خۆیان ئەوانە هەمووی خەڵکی لاواز و ئەوانە حەق ڕسوایانکەی ئێوە چاودێر بۆچی هەر قساکەن و بەیاننامە بۆچی زۆر قەڵەمیشمان پێ نییە ینی قسەژەکەی کۆمپیوتەرمان پێەیە ئێمە تۆپێکیان پێوەنین ئێمە لە فەیسبوک قساکەین لە کەناڵەکان قساکەین دوجار ئێمە نەمەکتەبی عسکەریمانێ هیچمان یاخ پێمان ناکرێت چیمان پێکرێت ئەمان کوشن زەردەشتیان کوشت سۆرانیان کوشت کاوەگەرمیانیان کوشت خواب کار لەم ڕێگای ئێمە جارەتر نەکوشن چونکە ئێمانە بەرنامەی کوشتیانێ وەڵامێک بۆ کاکەیە بەڵێ بەڵامێک کاکە من چاودێری سیاسیم بەڵام ناکرێت تاوانی 23 ساڵی دوو حیزب و دوو بنەماڵە بێ باستۆی گۆڕانە کە لە کاتێکدا لە سەرەتای بەرنامەکە وتم من ناومێدم لە بزوتنەوەی گۆڕان بتوانێت هیچ خاڵە جێبەجێ بکات فەرموو کاگوریا بەڵێ من وەک تاکێکی ئەم کۆمەلگای کوردی و وەک هاوڵاتێکی ئەم نیشتیمانە ئەمێ بە کاگ خەڵەف و کاگ بەختیار بڵێم بەڕێز نەشیران مستەفا هیچ ڕێکەوتنێکی نیەنی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نەکردووە هیچ ژێربەجێ دڵنیام هیچ ڕێکەوتێکی من ئازانم ئاگاداریان بووی من لەگەڵیانم بەس وەک تاکێکی کۆمەلگایەوە بەڕێز کاگ بەختیار لێ من چاودێرێکی سیاسی منش وەک چاودێرێک وەکو کەسێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە هیچ کاتێکە ئیمزا استراتیژیمان ئەلاماکرداومانە بەجێ بۆ کاک خەڵەف لە خولی پێشی پەرلەماندا لە خولی پێشی پەرلەماندا ئیمتیازات بۆ پارتی و بۆ یەکێتی بۆ پەرلەمانتارەکان وەکو پاسەوان و وەکو هەموو جۆر ئیمتیازاتێک فری بوو ئێستا خێرە کە سەرۆکی پەرلەمان گۆڕانە ئەندا پەرلەمانەکانی گۆڕان داوایان کردووە کە ئیمتیازاتی چی پاسەوانی چی ئەگەر شتێک بێ بە پێی یاسا لە پەرلەمان نووسراوە کاگاری با بفەرمێت بەڵێ کاک خەڵەف وەڵام بەرەوە باش جەناب ڕەفزیکە کاکەگیان ئێمە لە ڕابردوو ئیمتیازاتی پەرلەمان بۆ پارتی و یەکێتی و گۆڕان و هەموو یەک بوو ئەمە یەک دوو ئەمەی کە ئەو کاک عومەر پێشنیاریان کردەوە من ناڵێم پاسەوان نەبێ بەڵام من بۆ چیمە ینی تاک متفەنگی بۆ خۆم و دەمانچێ بۆ خۆم لەمە پەیڕەوەتیاتی بورە ئەڵێ پەرلەمانتار بۆی هەیە سیلاحێکی هەبێ وەلا ئەمە نەسی قانونەکەیە ئەڵێ ئەو ڕۆژەی سوێندی خوارد و هەوەی پەرلەمانتاری خستە گیرفانی هیچ کەسێ مافی ئەوەی نییە لێپێچینەوە لەوە پەرلەمانتەکە ئەگەر چێکی پێبێ خۆی منەما تۆ خۆمانە بەسین و وەکو پەرلەمانتار ئەڵێ دەمانچەیە کلاشینکۆ هەیە بۆ پەرلەمانتار سێ کەس دیاری کراوە بۆ پەرلەمانتار ئەم سێ کەسە شۆفێر لەگەڵ پەرلەمانتار نییە حمایە قوربان شۆفێر بە هیچ جۆرە شۆفێر پۆلیسن ئێوە بەشە بە یەکەتی پارتی بە 1000 تەنکە نەوتە دزن لە وڵاتە لە باش و تاگاتە عفو حقمە بزوتنەوەی گۆڕان مەسئولەتێکی تاریخی ئەخلاقی لاستوایە مادەم وەزارەتی دارایی وەرگرتووە و دەبێت ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان دەبێت هەچی دزی گەندەڵی نەوتمان بۆ ئاشکراکات بەجێهێش بۆی ئەگەر دزی هەیە ڕاستە دزی کراوە وەزاری دارایی ئێمە فەرمو ئاشکرا بۆ نایکەن خۆت
فەرموو کاگاری پرسیارەکەم بۆ کاعمەرە لە دانیشتنی پەرلەمانی پێشوو لیژنەکان تەرحکرا فراکسیۆنی سەوز لیژنەی ناوچە دابڕێنراوەکانی پێشکەش کرد بەڵام ئەندام پەرلەمانەکانی ئەوان بە ناوچە داگیرکراوەکان وەسفیان کرد لە هەمان کاتیشدا دەنگیان پێ نەدا لەبەر چی بوو لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر خاکی هەرێم لە دەرەوەی دەسەڵاتی پێمەڵێن کاتەوا بۆ بڕاتە ئەبێ بمبوری زۆر بە کورتی کاگۆمە ئەمە تەنها بۆ مزایدی سیاسی بوو بۆ بەر تەلەڤیزیۆن ئەگینا 22 ساڵە ناوچە دابڕاوەکان لە ژێر سایەکی دوو پارتیا سانتی نەگەڕاوەتەوە و تەرحیلیش بووە جەلەولا قەرەتەپە ئەمانە هەمووی چۆڵ بوون لە ژێرسە کاکە ئەوەی بەعسیەکان پێیان نەکرا ئەمان کردیان لە وڵاتە هەموو ناوچە جێناکۆکان چۆڵ کران هەمووی عەرەبی تێ هاتووە کاکە لە ژێر دەستای ئەوانە فەرموو کاگڕەوا پرسیارەکەت بکە تکایە کاگڕەوا وەستاوە پرسیارتان لێیەکە فەرموو تکایە دەنگتان ناگە ئاوڕێیان زۆر زیادەیە لەسەر پرسی بووجە بەڵام ئێوە نەگنەتان ێژەندا پەرلەمان نەکانی گۆڕان لەسەر بووجەکە قسە بکەن بەڵکو کە چوونە دەرەوتان فرسەتە تێی پەڕێنن زۆر سپاس با پرسیارێکی تری هەر لە زمانی ئەو پرسیاری فرسەتی چیت و فرسەتیان کاگارا کامیل لە فەیسبووک ئەڵێت یەکەمین ئیشی باشی مەبەستی ئەوەیە ئەڵێت لە پەرلەمانە ئێوە پێشتر خۆتان ڕێگاتان لە ڕاگەیاندنەکان دەگرت دانیشتەکانی پەرلەمان ڕاستەوخۆ بگوێزێتەوە بەڵام لەم خولەدا کە سەرۆکی پەرلەمان لە خۆتان نییە دەڵێن لەژێر فشاری یەکێتی ڕێگا بەڕێگەاندراوە ڕاستەوخۆ دانیشتەکان بگوێزێتەوە ئەی پێشتر فشاری یەکێتی هەر ناویست بۆ نەتان کرد هەر فشاری ناویست بۆچی دانیشتەکانتان ڕاستەوخۆ نەگواستەوە بۆچی ئێستا ئاڵێن بە فشاری ئێمە ئێستا ئەندا پەرلەمانم قەناعەتم وایە خەڵک ئاگای لە هەموو کێشەکان هەبێ باشە ئاگای لە هەموو مناقەشەکان هەبێ باشە من ئێستا ئەندا پەرلەمانم ئەوە سەبارەت بە خولەکانی سێ خولەکەی تری پەرلەمان کە خەڵک بێئاگا بۆ لە ناوەڕۆکی دانیشتەکانی خولەکانی تری پەرلەمان ئەبێتە جوابێش بۆ ئەو برادرانە ئێمە لە مەسەلەی بودجەی پرسیار کرد کاکە بودجە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان و عێراقیشا لەسەر دەستی دکتۆر بەرهەم بودجە بە شەفافی هاتە پەرلەمان و دای بە ئینتەرنێت کاکە تۆچی دۆسەر ئەسڵی خۆت تۆچی دۆسەر ئەسڵی ڕێوە گۆڕان قسەکەی برادەری عزیزم کاکە بەختیار ئەمەش بە گۆڕانەکەم جەناب و چاودێری سیاسی پرسیارە لە جەنابتەکە بودجە کاک دکتۆر بەرهەم هێنایە پەرلەمانیان نهێنایە پەرلەمان بە ئاشکرا بیدا بە خەڵک بەر لەوەی ئەو گەنجانە بزانن ئەم بودجە چی تیا بەڕێکەوە ئەوەیە کاکە بەختیار ئەوەیە کاکە یەک دووەم بەڕێزینە تا ئێستا حساباتی ختامی ناو پەرلەمان یەک ساڵ نهاتۆ ناو پەرلەمان کاکە نەگەوە کاکە ختامی ناو پەرلەمان خۆی نەتوانێت چاودێر بێ بەسەر کارەکانی خۆی ئەتوانێت چاودێر بەسەر حکوومەتەوە بۆ ئەو فرسەتێکە یەک جار یەک لەحظە یەک ساڵ حسابی ختامی کە 6 ملیار دینارە تا ئێستا پێمەڵێن دوا قسەت ئجا یەکشتی تر کاگەی ئەفم کەیتەوە مەسەلەی بۆ یەکەمین جارە لە کوردستان و لە عێراق و هەموو وڵاتە نەوتیەکانی شەرق ئەوسەتا گرێبەستی نەوت دکتۆر بەرهەم هێنایە پەرلەمانی کوردستان و ئاشکرای کرد بۆ ئەندام پەرلەمانەکان بۆ خەڵکی کوردستان ئەوە گرێبەستی نەوتە تەنها لە نەرویج و وڵاتە پێشکەوتەکانی ئێمە کردمان هەنی خۆی تر خۆ تۆ یەکێتی چی بکە تۆ یەکێتی تەسلیم بووە پرسیارەکەی تۆ کاک عومەر وەڵامت دایەوە فەرموو بۆرە پرسیارەکەت بکەوەکو ئەخیر کەس بڕاتە بێ پێمەڵێن کات نەماوە ئەتانەی یارمەتی دەربن ئەمە اینجا دوێەوە تۆڵی پاسەوانم نایە تۆ بۆیە پاسەوان نایە چکە هەموو وەزاتی ناخۆ پاسەوانی توێە بەڵام پاسەوانی یەک نەفرتیان بنە تۆ هەموو وەزاتی ناخۆ پاسەوانی توێ کا خەڵف لێرەیە بەڵام بە ئەمری تۆ بە ئەم دەسەڵاتەکەی تۆ خەڵکە فرێنێ چاودێرە فرێنێ چی بێ ئەیکات من هەر ئەوە نەبوو سەکەم حەزەکەم گۆڕان تەسلیمی پارتی بووە ئەی لە هەولێرکە پاسەوانی خەڵف دوای قسەت لەم بەرنامەیە ئەمن سەر ڕای هەموو مناقەشەکان سەر ڕای هەموو جیاوازیەکان سەر ڕای هەموو بیرکردنەوەکان کە بە ئاراستی جیاوازە ئەڕوا من لەگەڵ ئەوەم ئێمە هەمومان یەکدەنگ بین بۆ چاودێریکردنی حکوومەت یەک ڕێز بین بۆ چاودێریکردنی حکوومەت پێویستە ئەو دۆخی کە لە ڕابردوو و دۆخی انتخابات تێپەڕێنین ناکرێت بە یەک نەفەسی انتخابات و حملە انتخابات لە دوای انتخاباتیش قسە بکەین لەبەرەوە گرنگە ئێمە یەک ڕێز و یەکدەنگ بەتایبەت لە تەشکیلکردنی حکوومەتی داهاتووی پەرلەمان ئێمە لە پەرلەمانین هەموو شتەکانمان شەفافە بێ حسابی ختامی یەک دینار سەرفکەین ئەهێنینەوە بۆ بەردەمی کاکەڵف و بۆی هەیە بیاتە بەناو چاومان ئەگە دینارێکمان خەلەلتیا بوو و هەر وەزارەتیشمان وەرگرت و هەر شوێنە کارمان کرد هەموو کەس بۆ هەیە ڕقی بێ بەسەر ببوەرە لێم بڵێ تەناوەماوە بێەوە بڵێم ئێمە تەسلیمی پارتی نەبووین ئێمە ڕێکەوتنمان بە ئیستحقاقی انتخابی خۆمان و غەدریشمان لێکرا ساختەشمان لێکرا ئیستحقاقی انتخابی خۆمان گوڵە هیچ کەسێکی بە گەورەی خۆمان نازانین خۆشمان لە هیچ کەس بە گەورەتر تکایە بڵێ
من دوور یام هەیە لەسەر مۆزوع پەرلەمانی کوردستان دەتوانێت ئەکتیڤێ لە ڕووی ئەوەی کە چاودێری حکوومەت دەکات بەڵام بەشی دۆمی ناتوانێت جێبەجێکە ناتوانێت چیڤان بارزانی یا سەرۆکی هەریەم ئەگە پەیڕەوەکەش تعدیلکەن ناتوانن بیانن بۆ استجواب لەسەر قەزایەکان و ناتوان لەسەر بابەتە بڕۆن. خاڵێکی تر دەبێت بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی کۆمەڵ و یەکگرتو بەداداچوون بۆ هەموو ئەو بابەتانە بکەن کە 4 ساڵ وعدیان ئەینا خواشایەتە وەک گەڵای هەنار داوەرێن. ئەمە خاڵێکە زۆر ئەمە خاڵێکی تر من ئەگەر ئیجازەم بێ لەسەر ئەو قسەکەم یەکێتی نیشتیمانی گەورەترین مەسئولە لە 23 ساڵی ڕابردوو لەگە پارتی دیموکراتی کوردستان کەم دۆخیان بردووە بەڵام لەبیر نەچێت سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان تا کاگنەوشیوان مەسئولن بەرامبەر تا ئەو کاتی تا 2009 کە لەگەڵ ئەوانە مەسئولن بەڵام یەک لە حەزم هەیە یەک وەڵام ببوورە من لە کەناڵی ڕوودا و لەو کەناڵە بەڕێزا دیار بوو نوێنەری ئەنجومەنی وەزیران بابەتێکی باس کردبوو کە ئەنجومەنی وەزیران خاوەنی 100 سیارەیە کە نوێنەری نێچیڤان ئەحمەد دیار بوو بابەتەکەی تەڕح کردبوو میوانیان بوو لە بەرنامەکەی یەک کاکی واجەمالە بەڵام من بە بەڵگە ئەوە 800 سیارە هەیە ئەنجومەنی وەزیران ئەمەش ئەرکێکی دیکەی بزوتنەوەی گۆڕان و سەرۆکاتی پەرلەمانەکەوە سیارە بەلق و مەڵبەندەکان و سەرکردە و حیزبەکان ئەسوورەتەوە بە پارەی مڵک و مەسامانی گشتیە وڵاتەکە حکومەت کردوێت. زۆر سپاس بۆ کاک بەختیار سەعید چاودێری سیاسی، سپاس بۆ کاک خەلەف ئەحمەد شاتوانی پەرلەمانتاری یەکێتی لە پەرلەمانی کوردستان، سپاس بۆ کاک عومەری حاجی عنایەت پەرلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی کوردستان، سپاس بۆ تەواوی ئەو ئەزیزانە. تکایە کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن دوای دووجار بیرکردنەوە ئەچینە لای دەنگدانی دووهەمی ناو ئەمەڵقەیەی دووجار بیر بکەرەوە. کەس دەست بە دەنگدان نەکات تکایە. ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەتوانێت پیشەیانە ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردنی و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات؟ بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 فەرموون. بەڵێ ئەمە ڕاپرسی دووەمی ناوەمەڵقەی دووجار بیرکەرەوەیە کە ڕاپرسی کۆتایی دەکات. ئایا خولی چوارەمی پارلەمانی کوردستان دەتوانێت پیشەیانە ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات؟ کاتیشمان کۆتایی هات. بەڵێ سەبارەت بە ڕاپرسی دووهەمی ناوەمەڵقەیە لە 57 ڕایان وایە کە بەڵێ پەرلەمانی کوردستان دەتوانێت وەرکانی ئاماژەمان پێداوە جێبەجێ بکات و لە 41 ئەڵێن نەخێر ناتوانێت جێبەجێ بکات و لە 2 بڕیاری نەداوە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم لەسەر شاشەکە دەرکەوێت وەکو لە ڕاپرسی یەکەمی ناوەمەڵقەی دووجار بیرکەرەوە دەرەکەوێت لە 38 ئەڵێ بەڵێ پەرلەمانی کوردستان ئەتوانێت ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوە جێبەجێ بکات و لە 12 ڕای وایە کە نەخێر پەرلەمان ناتوانێت ئەوەرکانە جێبەجێ بکات و لە 150 ڕایان وایە یاخود بڕیاریان نەداوە چاوەڕێیان کردووە دوای گفتوگۆی ناو بەرنامەکە ڕای خۆیان گۆڕانکاری بەسەردا بێت تکایە ئەنجامی هەردوو ڕاپرسێکە لەسەر شاشەکە دەرکەوێت بۆی بەراوردێک بکەین بۆ بینەر. ئەمە بەراوردێکە بۆی بینەر بەرچاوی ڕوون بێت ئەنجامی ڕاپرسیەکە و گفتوگۆکەمان چۆن بووە. ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەتوانێت پیشەیانە ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات؟ لە ڕاپرسی یەکەمە لە 138 ئەڵێ بەڵێ ئەم بەڵێ لە دووەم جارە زیادی کردووە بۆ لە 157 و لە ڕاپرسی یەکەمدا لە 112 پەرلەمان ناتوانێت نەخێر و لە ڕاپرسی دووەمدا بە هەمان شێوە زیادی کردووە بووە بە لە 112کە بووە بە لە 141 و لە 150 لە ڕاپرسی یەکەمدا بڕیاری نەداوە بەڵام لە ڕاپرسی دووەمدات ئەم لە 150 لە 148 بڕیاری داوە و گۆڕانکاری بەسەر بیرکردنەوەی داهاتووە و تەنها لە 102 بڕیاری خۆی نەداوە. بەڵێ بینەرانی ئەزیزم زۆر سپاس بۆ میوانە ئەزیزانە کە ئەمڕۆ لەگەڵمان بوون بۆ ئەم بەرنامەیە، سپاس بۆ میوانانەی تریشکە بە پرسیار و بەدەنگدانەکانیان بەرنامەکەیان جوانتر و دەوڵەمەندتر کرد. لە ئەڵقەی ئەمڕۆی دووجار بیرکەرەوە قسەمان لەسەر ئەدایی پەرلەمان کرد لە خولی چوارەمدا کە بە سەرۆکایەتی بزوتنەوەی گۆڕانە تا چەندە ئەتوانێ و بەڵێنانەی کە دابووی پێشتر ئەو ڕخنانەی گرتبووی لە خۆیدا مەوجود نەبێت. تا ئەڵقەیەکی دیکەی دووجار بیرکەرەوە بەخواتان سپێرم و ماڵی هەموو لایەکتان هەمیشە ئاوەدان بێت.